باینتان باشمون ڕێبینیا ڕەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆ تا پێشکەش دەکەین بۆ ئەمڕۆ چون بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادە کردوون و سێ تەوەری سەرەکیمان دەبێت لە گەڵ میوانەکەمان گفتوگۆی لەسەر دەکەین لە تەوەری یەکەم یا گفتوگۆ دەکەین لەسەر و هەڵە باوانەی کە خەڵک پێڕەوی دەکەن لە بابەتی پاراستی ددان و سپیکردنەوەی ددانەکان چی بکرێت بۆ ئەوەی لە گرفتانە بەدوو ببین. لە تەوەری دووەمی بەرنامەکەشمان تا باس لە چارەسەرێکی نوێ دەکەین کە ماوەیەکی کەمە هاتوۆتە هەرێمی کوردستان چەند ساڵێکە لە وڵاتانی دەرەوە هەیە چارەسەری سروشتی ناو ئاو ئەوەی کە تا ئێستا باوە چارەسەری ئەو بابەتانەی کە دەکرێت عیلاج تەبیعی یاخود چارەسەری سروشتی ئەنجام دەدرێت بۆ ئەو کەسانی کە گرفتێکی ئێسکیان هەبێت یاخود کەسێک ئەگەر جەڵتە لێیدا بێت یاخود گرفتی جومگەکانی هەبێت. ئێستا مامۆستایەکی پسپۆرت کە بۆ خۆی ماستەری هەیە لە وەرزشدا و لە هەمان کاتیشدا چەند خول و ڕاهێنانێکی بینی وا لە کۆماری ئیسلامی ئێران لەسەر بابەتی چارەسەرکردنی سروشتی بە ئاو دەڵێت ئەنجامی گەورەم هەبووە لەم چەند مانگی ڕابردووە کە لە عەرەبی کوردستان لە ناو یەکێک لە مەلەوانگەکانی شاری سلێمانی ئەو بابەتەی پێڕەو کردووە و دەڵێت ئەنجامی گەورەم هەبووە چەند کەسێکمانێ چارەسەرمان کردووە و چەند کەسێکی دیکەشمان هەیە ئێستا لە چارەسەرەکانیان ئەنجامی باشیان پێداوین ئەوانشی کە بەشداری کۆرسەکانیان کردو بۆ چارەسەری سروشتی ناو ئاو ئەوانیش دەڵێن ئەنجامی باشمان هەبووە لەگەڵەوەی چەندە سەردانی پزیشکمان کردو و چەند دەرمایەکی کیمیاییشمان بەکارهێناوە بەڵام سوودەکەی هێندە گەورە نەبووە بوومەوە کۆم چارەسەری سروشتی ناو ئاو هەبووە گفتوگۆی زیاتر لەسەر ئەو بابەتە دەکەین چارەسەرە چۆن جێبەجێ دەکرێت هەموو کەسێک دەتوانێت و چارەسەرە بۆ خۆی بکات وا لە کۆتاتەوەری بەرنامەکەشماندا گفتوگۆ دەکەین لەسەر گۆڕانکاری وەرزەکان و کاریگەری لەسەر دەروون بە تایبەتی دەرونی خێزانەکان و تاکەکانی ناو کۆمەڵگا لەگەڵ گۆڕانی وەرزێک بۆ وەرز هەندێک بابەت دەگۆڕێ بە تایبەتی ئێمە لە مەسلەی کەش و هەوا لە گۆڕانی کاتەکانی شەو و ڕۆژ لای خۆمان و کات بەسەربردن لەگەڵمانەوە لەگەڵ ئەوەشدا ئێستا کۆڤید-19مان هەیە چۆن دەرونیان خۆمان ئامادە بکەین بۆ وەرزی سەرما و بۆمانەوە لە ماڵەوە کاتێکی زۆر و لە هەمان کاتدا دەرونیان ئەم بابەتانە کاریگەری نەبێ لەسەرمان. ئەمە تەوەرە سەرەکیەکانی بەرنامەی ئەم ڕۆمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. تەوەری یەکەممان تایبەت دەبێت بە ددان چۆن ددانەکانمان بپارێزین و چۆن وایە لێ بکەین کە سپی ببنەوە بە چەند ڕێکارێکی سروشتی. هەندێک هەڵەی باو هەیە کە تاوەکو ئێستا لە ناو کۆمەلگاکەمان ئەنجام دەدرێت چ لە بابەتی پاراستی ددانی منداڵان بەیاخود ددانی گەورەکان بێت وەروەها بابەتی سپیکردنەوەی ددان زۆر کەس دەڵێت من بە بەردەوامی ئەو کاتانەی کە پێویست بێ ددانم دەشۆم و ئەو کاتەشی کە بۆم دیاری کراوە چەند بەردەوام بم هەر بەردەوام دەبم بەڵام ددانەکانم هەسپی نابنەوە دەبێت بچێ هەندێک ڕێکاری تر دەڵێ بگرمە بەر ئۆت بش بۆ ماوەیەکە دوای ماوەکە دیسان ددانەکانم زەردەبن. گفتوگۆ لەسەر ئەو بابەتانە دەکەین کە پێویستە ماجۆنیان هەویری ددانی پێویست چ شێوازێک گونجاوە بەکاریبێنی فڵچەی ددان چ شێوازێک بێەوە چۆنە و ددانە مام شوێن کاتەکەی چەنی پێ بتێ شێوازە دروستەکانی شتنی ددان و پاراستنی ددان چین وەگەڵ چەند بابەتێکی دیکە لەگەڵ بەڕێز دکتۆر ڕێباز عومەر محەممەد پزیشکی پسپۆری ددان میوانە لەگەڵمان لە ستودیۆ. دکتۆر ڕۆژ باش بەخێر بێ سپاس بمونم. سەرەتا بە لە پارێزگاری ددان دەست پێ بکەین دواتر دەچینە بابەتی سپیکردنەوەی ددان. جارە هەڵە باوەکان کە لە مەسەلی پارێزگاریکردن لە ددان چینەوەی کە خەڵک ئێستا پێڕەوی دەکات و بۆ بەبەنەوە باونە ناو خەڵکە. وەڵای شێک لەوانی کە زۆر باوە لە ناو خەڵکە بەشێکی خەڵک کە ددان زۆر شتن خراپە بۆ ددان یعنی بۆ نمونە ئەگەر لە ڕۆژێکە ئاڵێ من دوجار سێجار دانم بشۆم ڕەنگە مینای دانەکەم بڕوە ئەمە هەڵەیەکی باوە تۆ مەفروزە دوای هەموو ژەمە خواردنەکان ددانەکانە بشوێ بەڵام بە شێوەیەکی زانستی بە شێوەیە کە زەرر لە پووک و ددانەکە نەدەی بەڵام خەڵکی فێر بووە ئەوێت بۆ منە ڕەنێکی ناشرین لەسەر دانیەتی فڵچەیەکی زبر بەکارهێنێ ئەزێتی دانەکەیە تەبان کە ئازێتی دانەکەی یا بۆی دەرەکەوێت پاش فترێ ئازاری بۆ دروستە بێ بەشێک لە مینەی دانەکەی ڕۆیشتووە پووکی دابەزیوە بە شێوەیەکی نازانستی دانەکەی شتووە لەبەرەوە پووکی دابەزێت و ڕێی دانەکەی دەرەکەوێت و دانەکەی حساسە بێ بۆی دەرەکەوێت کە ئەمە خەتای دانشتنەکە بووە بەس لە ڕاستیە هەڵەکە لە خۆیەوە بووە. ئەی بۆ منداڵ ینی وەندێ منداڵ هەیە دەدڵ لەمە ددانی هەمیشەیی نییە ددانی کاتیە پێویست ناکات دامشوە خۆی مناڵ ئەگەر بینە سەر مناڵ ئەبێت لەو کاتۆ دەست پێکەین کە لە سکی دایکایەتی
لە شەشەم هەفتەی بڵین سپەربوونی دایکەکەەوە ئەم مناڵە دانی بۆ دروستە بێت لە ناوسکی دایکە. بۆیە خواردنی دایکەکە زۆر زۆر تەسیری ئەبێ لەسەر داهاتووی دانی مناڵەکە، لەسەر داهاتوی ئێسقانی مناڵەکە. ئەبێت ئەو کەسانەی کە دووجیانن هەر لە بیدایەتی دووجیانیەکانەوە ینی ئاگیان لە خۆراکیان بێت، زۆر بە باشی خۆراکیان ڕابگرن، خۆراکی زۆر باش خۆن چکە ئەم مناڵە هەموو شتێکی لەسەر و دایکە دروستە بێت. خۆراکانە چین کە سوودن بەوەست لە ناو پووکایە دروستە بێت دایکەکە چی بخوات بەشێکی ئەچێ بۆ مناڵەکە، یعنی گەر دایکەکە بۆ کالیسیۆم نەقسی کالیسیۆمی هەبێ مناڵش نەقسی کالیسیۆمی بێت لە دوا ڕۆژە مناڵەکە دانی خراپە بێ، دایکەکە ڤیتامی دی کەم بێت ئەم مناڵش ڤیتامی دی کەمە بێ، یعنی پەیوەندێکی ڕاستەخۆ هەیە لە بینی خواردنی دایکەکە و دروستبوونی مناڵەکەیە. ئەمە هەر لێوە دەست پێەکە دوای مناڵەکە بۆ ئێسکیش هەر ڕاستە بۆ ئێسکیش بەڵێ دوای کاتێ مناڵەکە بۆ نمونەیەتە دنیاوە ئیتە وردەوردە دانەکانی دەرەکەی سێر ئەەکەی پاش فترەیەک ئێستا ئێمە ئەوە زۆر دەبین لە کلینیکەکانمانە دوای 3 ساڵ 4 ساڵ ئەم منداڵە زۆربەی دانەکانی کلۆر بووە لەو مناڵێ زۆرە. ئەمەش لە هەڵەباوەکانی ناو خەڵکا زۆر کات دەڵێن ئەمە بە بۆن کەوتۆ کە شتێکی وانی لە ڕاستیە، ئەمە ئەم مناڵە هەر لە سیدایشیەوە پێکهاتی مەزبوطی وەرنەگرتەوە بۆ دانەکانی کە دانەکانی بەباشی دروست ببێت. ئەو پێکاتە مەزبوطانە چینانی سەرانێت تۆتت کالیسیۆم بەڵام و کەسێک دەزانێت کالیسیۆم لە چیا هەیە چی بخورێت بۆ نمونە دووجانەکان ئەبێ زیاتر بۆ نمە شیر بخۆن کە نایخۆن زۆربیان ئەڵێ بۆمان ناخورێ مەفرۆزە ینی هەرچۆنێ بێت لە فتری دووجانیە شیر زۆر بخوا کە مادەی کالیسیۆمی تایە، هەنێ خواردن سەوزەوات زۆر بخوا، میوە زۆر بخوا، ئەو شتانی کە باشن بۆ ماسی طبعاان هەروەها پرۆتین زۆر بخوا، ئەم شتانە هەمووی تەسیراتی بێ لەسەر داهاتوی مناڵە. باسی شتنی ددانەکانت کرد دانەکان بۆ منداڵیش پێویستە بەمان شێوەکو بۆ گەورە پێویستە خۆی مەفرۆزە کە منداڵ هەر دوودانی پێشەوەی کێتە دەرەوە لە تەمەنی تقریبن 1 ساڵی و کەمترە ئیتە دایک کە شیری ئااتێ دوای ئەو بۆی بسڕێت ئەگەر بۆ منە بەلۆکێکی گوێچکە بێت ئەو ماوەی شیرەکە لەسەر دانەکە نەمێنێت بۆی لە داهاتووە کلۆرینەکە ئیتر دوای ئەو کە دانەکانی هەمووی ها ئەبێ ئەم مناڵە هەموو ڕۆژێک و گەورەیەک دوو جاردانی بشوە، چونکە کلۆربوونی دانی مناڵ زۆر تەسیراتی بێت لەسەر هاتنی دانە گەورەیەکانی. کاتێ مناڵێک دانی کلۆرە بێت و ئیلتیهابەکە و ئاڵسێ دانێک لە ژێر ئەم ئیلتیهابەیە هەیە کە ئەویش تەسیراتی ئەبێ لەسەری و لەوانەیە لە کاتی خۆیان نێتە دەرەوە، لەوانەیە بە شێوەیەکی خوار بێتە دەرەوە چۆنەڵی دانەکە خۆی لە ئایا لە ئیلتیهابەکە بڕوا بۆ شوێنێکی تەندروست لەو کاتەیە دانەکانی هەمووی خوارە بن، یان دانەکان بینی دانەکان کە لە مناڵیا کلۆرە بێت شەویلگەی بچووکە کاتەوە ئەمەژە بێتە هۆی خواردبوونی دانە گەورەیەکانی، چونکە خۆ دەزانی لە مناڵیە 20 دانی شیریمان هەیە دە لەسەرەوە دە لە خوارەوە، بەڵام لە گەورەیە ئەگۆڕێ بۆ 32 دان. کاتێک ئەم 20 دانە کلۆرە بن و بۆشایەکان کەمە بێتەوە 32 دانەکە دوایی جێگان نابێتەوە بێنە شوێنی خۆیانەوە. شتی ددان بۆ گەورە لە ڕۆژێکا چەند جار پێویستە؟ خۆی 3 جار پێویستە، بەڵام ئێمە زۆر کات بە نەخۆش دەڵێن 2 جار چکە زین 3 جار نایشوە. 2 جار ئەوە زەڕورە ینی کە لە ڕۆژێکا 2 جار هەر جاری بۆ مای 3 دقیقەی پێ بچێت، شەر نییە 3 دقیقە فڵچە بەکاربێنێ، دقەیە فڵچە بەکارێنێ و 2 دقیقە معجونەکە لەسەر دانەکانە بێنێتەوە. اینجا ئەم هەویری ددانە تەسیری ئەبێ لەسەر ئەو ئیشەی کە ئەتێ بۆ بکە، بۆ نمونە ئیلتیهابی پووکت هەبێ یان ئەتێ تۆزێ دانەکانت سپی بێتەوە یان کێشەی کلۆریت هەیە، ئەو کاتە دوای ئەو 3 دقیقەی ئەم هەویری ددانە کیمیاویەن ئیش ئەکا لەسەر ئەو شوێنی کە ئەتەوێت. شوازە دروستەکەی چۆنیانی دروستەکەی شتنی ددانە بێ هەویرەکە بۆ مای بمێنێتەوە اینجا فڵچە بەکاربێنی چۆن؟ یەکەم جار لە فڵچەکەی ئەیت و بەکاری ئەهێنیت و فڵچەکە بە شێوەیەکی تەندروست لە پووکەوە بۆ دان بەکاری ئەهێنیت، زۆر زەخت لە پووکەکان ناکەی لە دانەکان ناکەی، دوای دقەیەک فڵچەکە تۆ بۆ ئەیشۆیت و ئیتر 2 دقیقە معجونەکە لە ناو دەمتا هەویری دانەکە لە ناو دەمتا ئەمێنێتەوە. ئەمە باشترین شێوازە. شێوازی بەکارێنانی فڵچەکان دکتۆر هەندێک جار هەڵاکرێ شێوازەکە ئەگەر بە دروستی پێمان بڵێ؟ خۆی فڵچەی دان 3 جۆری هەیە، جۆرێکیان نەرمە، جۆرێکیان ناوەندە، جۆرێکیان ڕقە. عادەتەن ئێمە ناوەندەکە بۆ یعنی بەکارهێنین و بە نەخۆشیاڵین بەکاری بێنێ، پێویستە هەموو ڕوویدانەکان فڵچەی بەرکەوێت لە کاتی دانیشتنە، هەموو ڕوویدانەکان فڵچەی بەرکەوێت و معجونی بچێتە سەر. خۆی لە ڕاستیە ئەوەی کە گرنگە میکانیزمی ئیشەکەیە نەک هەویری ددانەکە، ینی هەویری ددانەکە زۆر ئیشەکە ناکات، زیاتر میکانیزم تۆ ڕووی دانەکان هەمووی پاپ بکەیتەوە،
ئیتر شەر نییە هەویری ددانەکە زۆر بە گرانیش بیکڕیت. تۆ ئەگەر لە ڕۆژێکا 2 بۆ 3 جار دانە بشۆی هەر هەویرێکی ددان بەکاربێنی ئەتوانێت بە بۆنەی فڵشەکەەوە دانەکانە پاکاتەوە بیان پارێزێ. بەڵام زۆر کات نەخۆش بە بۆنی ئەم شەریکاتە زۆرانی کە هەیە داوای ئەکاڵێم هەویری دانی سپیکردنەوەم ئەوێ یان هەویری دانێکمێت کە دانم کلۆر نەبێ ئەمان هەمووی دروست کراوە. بەڵام تا ڕادەیەک شتەکە شتێکی تیجاریە، ینی شتێکی ئەوە نییە بڵێ ئەم هەویری دانە بەکارێنم دانم سپیە بێتەوە. ئەگەر هەویری دان سپیکاتەوە لەوانەیە لە فترەیەکی زەمەنی زۆرە تۆ بەکاری بێنی شتێکی زۆر کەم فەرەکە. ئەگینا لە ڕاستیە سپیکردنەوەی دان شێوازێکی تری هەیە کە بە ئامێرێکی تایبەتی ئەکرێت لە کلینیکەکان ئەکرێت بە مادەیەکە پێوتێ H2O2 هایدرۆژین پێرۆکساید ئەخرێتە سەر ڕووی دانەکان. جیازێکی ئەڵتراڤایۆلێت هەیە کە لەناو خەڵکا بە لەیزەر بەناوبانگە ئەمە ڕانی دانەکەت ئەگۆڕێ. ئەمەش هەر لە هەمان کاتە شتێکی دائیمی نییە، شتێکی کاتیە. پاش فترەیەک ئەگەر احتیمام بە دانەکانی لەوانەیە دوای ساڵێک دانەکانی ڕێکۆکو پێشی شێوازی دروستی بەکارێنانی فڵچەکە بوو فڵچەکە بە لەسەرەوە بۆ خوارە بێت دەرەجێ ئەبێ هەمیشە لە پووکەوە بێی بۆدان، یعنی لە پووکەوە ڕای ماڵی بۆدان بۆی ئەو خواردنانەی کە چۆتە بینی پووک و ددانەکە ڕای ماڵیت و بینیتە خوارد. ئیتر پێویست ناکا بۆ زۆر بەرز و نزمی پێ بکرێت و بێنیت و شێوازی هەنێک کەسێ بازنەی بەکارێنێەوە ئەوە شیان دروستە بەڵێ دروستە بەس مویمە بە خراپی و بە هێزێکی زۆر بەکار نهێنرێت بۆی ئازێتی ددانەکان بدەیت. شتنی ناو ددانەکان ئەوەش گرنگە زەڕوو بەڵێ ئەبێ هەموو ڕۆکان شۆرێ بە تایبەتی سەر ڕووی دانەکان کە کۆمەڵێک چاڵ و سۆڵی تایە خواردنی تیامێنێتەوە کە بە گشتی مناڵ ئەمە ناکات، یعنی بێ مناڵ دایکی یان باوشی ئەم کاری بۆ بکات لە تەمەنی 4 ساڵی 5 ساڵیە فڵچە ناخات سەر ڕووی دانەکانی و چاڵ و سۆڵەکان پاکاتەوە بۆیە دانەکانی زوو کلۆرە بێت و ئازێتی ئەیە. جگەلەوە بەکارهێنانی پەتی ددان زەڕورە؟ پێش ددانشتن پێش بەکارهێنانی فڵچە بەڵێ زەڕورە، لەبەروی هەمیشە لە بینی دانەکانە خواردن نەمێنێتەوە. بۆیە ئەبینین خەڵکی بەگشتی بینی دانەکانی کلۆرە بێ. ئەم جۆرە کلۆربوونەش کە ئەکرێتە بینی دانەکانەوە تۆزێ کلۆربوونێکی خراپە، نزیکە لە دەماری دانەکەەوە، زۆر کاتدەگات دەماری دانەکە. لەبەرەوە باشتر وایە پەتەکە بەکار بهێنرێ بە شێوەیەکی دروست، پەتەکە بکرێتە بینی دانەکە و بە شێوەیەکی بازنەی بهێنرێتە دەرەوە تا خواردنەکەی ڕاکێشە لەگەڵ خۆیان دوای ئەوە دانەکان بشۆرێت بە فڵچە و لە ڕۆژێکە چەند جار پەتی ددان بەکاربێنرێت؟ لە ڕۆژێکە ئەگەر هیچ نەبێت شەوان پێش دانشتن بەکاری بێنیت ئەوە شتێکی زۆر باشە، ئەگەر دوو جاریش بێ باشترە. لە بابەتی بەکارێنانی هەندێک بابەتی دیکە ئەوەی کە شتنەوەی ناودەم و بابەتی سپیکەرەوە بۆ ددان ئەوانش زەڕورە لەگەڵ دانشتنا بەکاری بێنین؟ ئەوە ئەگەر بتەوێت بۆ منە شتێکی تایبەتی دوێ بۆ منە تۆ ئیلتیهاباتی پووکت هەیە ئەتەوێت چارەسەریکی زەڕورە شتنەوەی ناودەم بەکاربێنیت اینجا دوایی ددانی شفشویت لەگەڵیا، بەڵام بە شێوەیەکی زانستی. بۆ نمونە ئەچێت شتنەوەی ناوددان بەکارهێنێت 40 ثانیە 30 ثانیەک لە دەمی ڕایە دوای ئەو لە دەمی ڕایە ئەمە وەکوای هیچی نەکردوێ. ئەبێت دوای ئەوەی کە تۆ شتنەوەکە بەکارهێنا فترێک بۆستی تا ئەم شتنەوەی ئیشی خۆی فترەیە. بۆ نمونە تۆ 40 ثانیە لە دەمتی ڕائیت و دوای ئەوە 10 دقیقە چارەکی ئەوەستیت اینجا ئاو ئەخۆی دیان خواردنە خۆی یان ئاو لە دەمە ڕایی اینجا دوای ئەوە دانت دەشوی. عادەتەن ئەبێت پێش دانشتن ئەوە بەکار بکەیت بۆ ئەوەی ڕەن دروست نەکات لەسەر دانەکانێ، چونکە ئەگەر دوای دانشتن ئەو غەرغەرەکە بکەیت ئەگەر زۆر گرفتی نەبێت پێویستی پێی نیە؟ نەخێر پێویستی پێی نیە، ئەبێ پزیشک بۆی بنووسێت. بەڵێ ئەی ئەو هەڵە باوی لای خۆمان دەڵێن هەموو کەسێک ینی میکرۆب لە ناو تۆ ددانها ددانەکانە شوین میکرۆب و بابەت لە ناو دەم تا ئامێنێتەوە پێویستەوەش بەکاربێنی بۆ ئەوەی کە و میکرۆبانە ناو دەمت نەمێنێت. نەخێر زۆر کات بەکارهێنانی شتنەوەی ددان ئەبێتە هۆی دروستبوونی هەنێ فترایەت لە ناو دەما لەبەرەوەی میکرۆبە باشەکانیش تۆ لە ناوەوەی لەو کاتەیە بۆیە زەڕور نەبێ نابێ بەکاری بێنی ئەبێ ڕێنمایی پزیژی بۆت بنووسێ. ئەی سپیکەرەوەی ددان مەفروزە بەکاری بێنی؟ سپیکەرەوەی ددان ئەگەر بۆ نەخۆت حەسکەیت ڕەنگی ددانەکە و لە ڕەنێکەوە بگۆڕی بۆ ڕێنێکی تر یادانە زۆر زەردە ئەمە ئەبێت سپیکردنەوەی ددان بکەیت. بەڵام سپیکەرەوەی ددان ئەگەر مەبەستت لە هەویری ددانە ئەگەر ئەوەی کە هەندێک هەیە لە ماجۆنی ددان ئەوە هەیە هەر بابەتەکە ئەوە دوای دەچمە سەر ئەوەی کە هەندێک بۆ سپیکەرەوەدان، بەڵام هەندێک بابەتی دیکە هێڵێن دوای شتنی ددان ئەمانە بۆ سپیکەرەوە بەکاربێنن. ناخێر نابێ بەکاری بهێنرێ لەبەری زۆربیان ئەبرەی زفن وادە زبرن دانەکە ئازیێتێن زۆر خەڵک بەڵێ زیانی پێگەێنێت. زۆر خەڵک
یعنی تەلامان ئەڵێ بە ئاوی لیمۆ دانم پاکەمەوە زۆر ڕەنی ئەگۆڕێت طبعاً ئاوی لیمۆ ئەسیدە توێژاڵێک لە دانەکە لە ئابایەکسەر پاش فترێک ئەم کەسە ئازارێکی زۆری بۆ دروستە بێ کەسێ خەڵوز دەکاتە ناو بەڵێ بەڵێ ئەمانە هەمووی طبعاً یەکسەر کاریگەری ئەبێت بەڵام بەشێک لە دانەکە لە ئابا بەبێ ئەوەی تۆ هەستی پێ بکەیت بۆیە لەبەرەوە نابێت یعنی شتێک بابەتە سروشتیانە شەر کاریگەری خراپێ بێ بەڵێ کاریگەری خراپیان هەیە باش دکتۆر ئەو ماجۆنی ددانانەی کە باسەکرێ شێوازە دروستەکەی ماجۆنی ددان دەبێت چۆن بێت و پێویستە زوو ماجۆنی ددانەکە شێوازەکەی گۆڕیا دانەیە کە گەرتۆ لەگەڵ ددان و بابەتی خۆت گونجایتر پێویست ناکبی گۆڕیش وەک لە سەرەتای بەرنامەکە وتم ئەوەنەی گرنگە میکانیزمی ددانشتەکە ئەوەنە هەویرەکە گرنگ نییە بەس گرنگە ئەوەی کە تۆ هەویرێکی ددانی تەندروست بەکاربێنی بۆ نمونە لە دەرمانخانەکان بیکڕی بەڵام ئەوەی کە تۆ بتێ هەویری ددان کارێکی وا بۆ بک بۆ منە ڕەنی دانێت لە ڕێنێکەوە بگۆڕێ بۆ ڕێنێکی تر ئەمە شتێکی وانە بەڵام هەویری ددانەکان هەنێ مادیتی ئەکرێ بۆ منە فلۆرایدا بۆ منە ئەلۆڤێرایە بۆ هەنێ مادیتی ئەکرێ ئیشێ بۆ تۆ ئەکات هەنێ مادیتی ئەکرێ بۆی ئیلتیهاباتێک کەم کاتەوە هەنێ مادی تێکرێت فلۆرایدی تێگرێت بۆ ئەوەی کلۆربوونی ددان کەم کاتەوە ئەگەر تەبانە بێ کاتێکی زۆر لەسەر دانەکان بمێنێتەوە بەم شێوەیە بەڵام مەفروزە هەموو ماجۆنی دانێک فلۆرایدی تیاابێ بەعام هەمووی تایەتی بۆ ئەوەی زەرری کلۆربوون کەم کاتەوە ڕێژەکەی زۆر بێت باشترە ئەگەر ڕێژەکەی زۆر بێت بۆ مناڵ زیاتر بەکارێنێ بۆی هەوڵ دانی کلۆر نەبێ ئەگینا زۆر زۆریش بێ نەخێر باش نییە ئەوەی کە پرسیارم کرد کە ماجۆنی ددانەکە زوو شێوازەکەی بگۆڕین یا هەریەک بابەت ئەگەر هەبوو ئەتوانی بەردەوام بین لەسەر وڵا باشترە بیگۆڕیت بیگۆڕیت بڵێ ینی ئەم ماجۆنە کە تاو کرد ئەم جۆرە بچیتە سەر جۆرێکی بڵێ 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 ئەگەر بۆ منە کەسێک بە ڕیتمێک ڕاهات بێ بۆ منە مارکەیەکی شەریکەیەک بێ هی خەڵوز بەکاربێنە جاری داهاتوو مارکەی شەریکەکە بگۆڕێ بەڵام هەر خەڵوز بێ ئەوە زۆر ئاساییە بەڵام گرنگەوەی ئەو ماجوونی کە بەکاری ئێنی ئاگاداری بێ زەرە لە دانی نەیە بۆ نمونە بۆ پێم وتیە بێت لە دەرمانخانەکان بکڕێ نابهینی دوکانەکان بێت بەڕاستی هەنێ دوکان هەیە ینی شتی ئەکسپایر یان شتێکی کوالیتی نزم بەکارەهێنن یان هەنێ مادیتی ئەکرێت ئەوانی کە هەرزانە زەرە لە دانایات هەندێک علامەت هەیە بە پێی ڕەنگەکەی کە لەسەر ماجۆنی ددانەکە هەیە سەوز و سوور و ڕەش و ئەمانە کامیان باشتر لەوانە بیکڕی لە ڕاستیا زانیاریم نییە لەسەرەوەی ئەوەی کە بۆ ئەمە ئەگەر ماجۆنی دانەکە بێ بەم بەشەی خوارەوەی بەڵێ بەڵێ ئەلامەتێکی لەسەرە ینی جۆرەکانیان سەوز و سوور و ڕەشووینەکان شینەکان ناگۆڕێت ئەڵێن ئەمەیان مادی کیمیایی زیاتری تێدا ئەگە سەوز بڵێ هەنێکیان هێر بڵە ئەڵێ ئەمەیان بڵین مادی سروشتی زۆرتر تایە ڕەنەکە سەوزەکە هەنێکیان ئەتیادی سوودەکە ئەوە باشترە بەکاری بێنی سروشتەکان باشتر باش ئەی فڵچەی دندانی گونجاو ئەو فڵچەی ددانانە چ جۆرێک بێ گونجاوترە بۆ ئێمە و فڵچەی ددانە چەند بیگۆڕین ینی ماوەکەی چەند بێت فڵچەکەی بگۆڕین دیکەن فڵچێکی کە فڵچەی ددان باشتر وایە سێمان جارێ بگۆڕێ و باشتر وایە دوای هەموو ددان شتنێک جوان کە شتێ هەوڵبەی وشکیشیکەیتەوە چونکە بەو شێداریە بمێنێتەوە هەنێ بەکتریا لەوانەیە لەسەری گەشە بکات و لە هەمان کاتە زەرر لێدا و تووشی هەوکردنی پوکەکە بۆیە باشتر وایە کە ئەی شۆیت زۆر کات وشیکەیتەوە لە شوێنێکی کراوە بێ بۆی وش هەندێک جار قەباخۆم بابەتە بەکارێنڵم بۆ پاراستنی بۆی میکرۆبی پێوە نووسێت ئەوە تەسەوڕەکەم باش نەبێت لەبەرەوەی زیاتر شێدار ئەهێڵێتەوە خراپی شێداریەکە بێڵێتەوە ئەی فڵچەی کارەبایی بەکاربێنی یا ئاسایی و بۆ وەڵی تا بتانی ئاسایی بەکاربێنیت فڵچەی کارەبایی تۆ ناتوانانی کۆنتترۆلی جوڵەکەی بکەیت زۆر کات ئەیخیتە سەر پووکت بەبێەوەی هەستی پێ بکەیت زەرە لێیە ئەینا باشتر وایە تا ئەتوانی فڵچە دەستیەکان بەکاربێنیت و سەرڕووی هەموو دانەکان بە شێوەیەکی جوان بشێت ڕێخستنی کاتەکانی شتنی ددان ئەبێت ددان شتن وەکو لاد وەکو نان خواردن وابێ بەڕاستی یعنی نابێت شتێک بێ بڵێ بیرم چوە ینی بۆ من نەخۆشیێتە لام ئەڵێ وڵای دکتۆر من زۆر بەی شەو بیرمەچێ هیلاکەم کەواتەم کەسە ینی بیری ئەوەی نییە کەم ددانانە چەند گرنگە بووی مەفروزە تۆ هەموو شەوێک نتوانین بچیتە جێگەوە تا دانەکانی نەشوی ئەمە یعنی گرنگترین شتەکە تۆ لە مێشکتا بێ
ئیتر دوای ئەوە نابێ هیچ شتێکی دیکە طبعا خۆیوانە نابێت کە هەر شتێکە خواردۆکوات دان نەشت بێ باشە بەس ئێوە ئەوەی پزیشکەکان ئەڵێن دوای نانخواردن ڕاستە خۆ ددان بشۆی باشترە بەڵام کەسێک لەوانەیە حوتی ئێوارە نامخوا 12 شەو بخەوێ ئەم مودەتە زۆر نییە کە چات خوارد بێ بەدێ بابەتت خوارد بێ خۆی کاریگەری لەسەر دانەکە نییە خۆی ئەگەر بیکەی بە بەرنامە دوو جار زۆر پێرفێکتە بۆ ددانشتن ئەو دوو جارش مەفروضە بۆ منە خۆت بۆی دانی بۆ منە 12 نیوەڕۆ 12 شەو شەر نییە مباشرەتەن یعنی دوای ناخواردن بێ یەکسەر بەس باشتر وایە 12 ساعاتیان لەبەی نابێت ئەم 12 ساعاتە ئیتر خۆت کاتەکەی بۆ دانی دەی بەیانی دەی شەو مەرج نییە دوای ناخواردن بێ هەندێک کەس هەڵێن سێوی سەوزە خۆینیان سیواک بەکارێنی لە جێگەی شتنی ددان ئەوە دروستە؟ ناوە جێگەی شتنی دا ناگرێتەوە بەڵام خواردنی سێوی سەوز دانەکان پاکەکاتەوە ینی زۆر بەوازحی هەستی پێکەی بەزەوە هەر خۆی سێوی سەوزکای خۆی بەشێکی باشی ئەچێتە بینی ددانەکانتەوە بەڵێ طبعاً مەفروزە ددانە هەر بشۆی ئەی سیواکیشە هەر شتێکی باشە بەڵام بۆ ئەم سەردەمە فڵچە و معجوونەکە باشترە لە سیواکەکە سیواکەکە بۆ سەردەمی خۆی باشترین شت بووە لە بەرەوەی هیچ بەدیلێکیانەوە هەندێک کەس بنێشت بەکارێنێ لە جێگەی شتنی ددانیا لە جێگەی پەتی ددان بنێشت یەکەم ئەو بنێشتێکە بەکارێنی بێشەکر بێ هەیە ئێستا بێشەکرە و نانایتیایە و ئەڵێن بینی ددانەکانت بۆ پاکەکات بینی ددان پاناکاتەوە چکە ناچێتە بینی ددانەکانەوە بۆ شێوەیە وەکو پەتەکە ناچێتە لەسەر هینەکان خۆیانی تر نازانم تجاری بەیان بابەتەکەوانە بێ شتێکی باشە بەکاری بێنی بە درێژایی ڕۆژێک دوو جارێک بەکاری بێنی بۆی بۆنی دەمە خۆش بێ و تۆ تێکەڵی خەڵکە بیت و بەڵام هیچ شتێ جێگەی شتنی ددان ناگرێتەوە ئەی ماستیش ئەڵێن باشە بۆ ددان ماست مەگەر بەس لەبەر ئەوە بێکە مادی کالیسیۆمی بەرزەتیایە کە ئەویش باشترین کالیسیۆم لە ماستا هەیە کە لە شیریش بەرزترە ڕێژی کالیسیۆمەکەی بۆ هەموو لاشی ئینسان باشە لەبەرەوە بیخوا باشە ینی ڕاستە خۆ کاریگەری هەبێ لەسەردان ئەو جۆرە خۆراکانەی کە پێویستە لێ دووربین بۆ پاراستنی ددانەکانمان ئەو جۆرە خۆراکانە ئەوانی کە ڕۆژانە ئەیان بینی لە مارکێتەکانە کە مناڵەکانمان ئەچنیان کڕن ئەوانە ئەتوان بڵێم لە سەدی هەمووی خراپە چونکە هەمووی بەددانەوە ئەنووسێ خواردنەوە گازیەکان کە ئەمە بەڕاستی بۆتە باوێک لە ناو خەڵکا زۆر بەکاریە چونکە نرخی زۆر کەمە بەڵام یعنی خراپترین شتەکە لەم ڕۆژە ئێستا بەکارێت و مناڵەکان زەرێکی زۆری لەکەن بۆیە گەنجەکان کە ئەبینین ئێمە لە کلینیکان هەمووی دانیان ڕەش بووە زرد بووە یەکسەر لیانە پرسین ئەڵین خواردنی گازی زۆرە خۆی یەکسەر پێوەی دیارە کە ئەمە کاریگەری خواردنی گازیە لە سەردانەکانی خواردنی چاوقاوە چەند کاریگەری خواردنی چاوقاوە کاریگەری ئەبێت ئەگەر ددانە نەشویت ئەگەر ددانە بشەی بۆ نەتۆ قاوە ئەخۆیت و دوای نیو سعاتێک یان هەر ڕاستە خۆ دوای قاوە خواردنەکە ئاوێ لە دەمە وەردەی ئەوەنە کاریگەری نابێت ئەگینا خۆی بۆ چا ڕێژێکی زۆری فلۆرایدی تایە تۆ بۆ نەگەر چا بە تاڵی بخۆیت قازانجێکی زۆر بەدانەکانە ئەگەیەنیت بەڵام لەگەڵ ئەوەشە ڕەنەکەی زەرەرە لێ ئەبێت تۆ دوای چاخواردنەوەکە ئاوێ لە دەمەوەرە یان دوای نیو سعاتێ دانت بشۆی بە هەویری ددان و فڵشەی ددان ئەگینا خراب نییە هەندێک جۆری میوە هەیە کە هەستیاری زیادەکە لە ددانەکان نابێ ڕاستەخۆ ددان بشۆی ئێستا من بۆ خۆم بڵونە لە هەنار کە ئیخۆم ڕاستەخۆ دوای دەگەدانەکانم شۆم هەستیاریم زۆرە بێ لەبەرەوەی ئەسیدی ئەو مادانە زۆرن وەکو پرتەقاڵ لیمۆ هەنار سندی ئەمانە بە تایبەتی ئەگەر بە شێوەی شەربەت بیخۆیت بچێتە سەر ڕووی هەموو دانەکانت یعنی بەشێک لە دانەکانت توێژاڵێک لە دانەکەت لا ئەبات ئەبێت ڕاستەخۆ دوای خواردنیان ئاو لە دەمەوەرەی یان نابێ دانە بشۆی بە فڵچە و ماجون ڕاستەخۆ دوای ئەبێ ئاو لە دەمەوەرەیت و ئیتر دوای نیو سعاتێک جگەی ڕاستەخۆ بیش و ئاو لە دەمەوەی دوای گرفتی نەبێ ئەی کلسی ددان کلسی ددان پەیوەندی هەیە بە لیکی کەسەکە خۆیەوە زۆر کات کلسەکە دروستە بێت لەسەر ڕووی ناوەوەی ددانەکانی خوارەوە لەگەڵ ڕووی دەرەوەی ددانەکانی دواوەی سەرەوە ئەمە پەیوەندی هەیە بە لیکی نەخۆشەکە خۆیەوە مەفروض ئەو کەسانی کە کلسی ددانیان زۆر بۆ دروست ئەبێ زیاتر دانیان بشۆن زیاتر ئاگایان لەو شوێنانە بێ کە باسم کرد فڵچەی لێبەن ڕۆژانە بۆ ئەوی دروست نەبێت چکە کلسی ددان ڕاستەخۆ دروست نابێ بە شێوەیەکی نەرم دروستە بێ ئەگەر فڵچەی بەرکەوێت لەو شوێنیان نامێنێت بەڵام ئەگەر تا 72 ساعات فڵچە بەر ئەو شوێنە نەکەوێت دەسەکە بە ڕەقبوون و ئیتر دوای ئەوە بە فڵچە لا ناچێت لەبەرەوە پێویستە نەهێڵن ئەو کلسە زۆرە دروست بێت چکە ئەم کلسە ئەبێتە هۆی داخورانی پووک
کە پوکەکەش داخورا و دابەزی ئیتر دوایەوە چارەسەر ناکرێت ناتوانرێ بخرێتەوە سەرۆکەڕەتێکی تر ئەبێ پاکی بکرێتەوە لەو ئەبێ پاکرێتەوە لەو کاتیا و دوای ئەو ئیتر احتیمامی وای پێ بیرێت کە گەڕەتێکە دروست نەبێتەوە. ئەی هەندێک کەسێڵێ بەلایەکمدان نەخۆم و بەلایەکمدان ناخۆم بۆی دروست نەبوونی کلس ئەم بابەتە پەیوەندی بەوە هەیە؟ ئەوە تەسەورەکەم زۆربەی خەڵک کە بەلایەکنان ئەخوا بەلایەکنان ناخوات تەجەنوبی ئازارێکە کا لە لاکەی تریە و بۆ نەدانێکی کلۆر بووە تااقەتی نەبووە چاکیکە کەنانی پێخوایەشێ یان کە شیرینیەکە خوایەشێ مەجبور مێشکی وا کارەکە کە هەمیشە بیباتە لاکەی تری ئەمەش کاریگەری ئەبێ لەسەر شەویلگەکانی جونگەی شەویلگەکانی کێشەی بۆ دروستە بێ ئەو لای کە نانی پێ ناخوات بە بۆنی ئەوەی کە بەکاری ناهێنێت وردە وردە ئەڕزێت ئەو لایش کە نانی پێ ئەخوات لۆدێکی زۆری لەسرە وردە وردە زەرری بەرەکەوێت لەبەرەوە ئەگەر کێشێک هەبێت لە لایەکە بێ زوو چارەسەریکەی بۆی بە هەردوو لا نامخۆی ینی دروست نییە ئەوەی کە بڵێ تەنها بە یەکلا بەڵێ چکار لە هەردوو لاکت لە یەک کاتافەوتێ لایەکیان بەبوونی بەکاری نایانی لایەکیان بەبوونی زۆر بەکاری هێنی. باش ئەی بابەتی ڕێکردنەوەی ددان گرفتی هەیە بۆ ئەوەی کە ئەو کەسە بتوانێت دانەکانی بپارێزەوەی کە تەلەکەی بۆ دادەنرێت؟ بەڵێ لەبەر ئەوەی خۆی نۆرماڵی بە سروشتی ئەبێت ددانەکان هەمووی ڕێک بێت کاتێ ددانەکان هەمووی ڕێک بێت خۆیان تا ڕادەی خۆشیان پاکەکەنەوە لە کاتی ناخواردنە بەڵام کە ددانەکان خوار بوو ئەو کاتە خواردن لە بینەکان نامێنێتەوە و کێشەی بۆ دروستەکە و ددانەکانی کلۆرە بێ و بەرە و لە ناوچوونەچێت بۆیە باشترین شت ئەوەی هەر لە تەمەنی 19 ساڵیەوە ئاگاداری ئەوە بین کە نێڵین ددانی مناڵ خوار بێت سەرەتا لە 8 بۆ 12 ساڵی ئەتوانین تەقویمی جوڵاویان بۆ دانین بۆی ددانەکانیان ڕێک بێتەوە و دوای پێویست نکات تەقویمێکی سابتیان بۆ دانین و عزیێتی ددانەکانیان بین چکە خۆتزانی هەر دانانی ئەم نەقێمانە و ئەم تەلانە بۆ خۆی زەرێک ئەەکەێنێ بەدانەکە بۆیە لەگەر لە مناڵیا زوو چارەسەر بکرێ تووشی ئەو زەرەر نابێت. ینی ئەگەر بداڵێک هەندێک کەسێڵێن خۆی بە جۆرەی تەمەەن دزانەکەی ڕێکە بێتەوە ئەمە دروست نییە یان ڕاستەخۆ 8 ساڵی کە ددانی هاتوو لە هەر بۆ بێ ڕاستەخۆ چاک بکرێت. ئەگەر لە 8 ساڵیە پزیشکی ددان بیبینێ تەبان ئەشیعی بۆگرێت سێری ددانەکانی هەمیشەیەکانەکە کە هێشتا نەهاتوونەتە دەرەوە ئەو کاتە ئەو بڕیار ئەیات کە ئەم دانانە پێویستەکات لە ئێستا و ئیشیان لەسەر بکرێت بۆی خوار نەبن. ئەینام جاری وایە پێویست ناکە بەڵێ خۆیان ڕێک ئەبنەوە کاتێک تۆ هەنێ حسابات هەیە لە ئەشعەکە کردت بینیت هەنێ بۆشایی هەیە وردە وردە خۆی ئەو خواریانە پڕیەکاتەوە ئیتە کاتە پێویست ناکات ڕاستکردنەوەی بۆ بکرێت. ینی ئەو کەسێک کە دانی لار بوو ئەبێ ڕاستەخۆ سەردانی پزیشک بڵێ بۆی ئەشیعی بۆ بژیرێت و بزانرێک کێشەکەی چی ئەو بڕیان لەوایە کە بۆ نمونەم کەسە لە داهاتوە بەردەوامە بێ لاری ددانەکەی یاخود نەخێت. هەر لەسەر دکتۆر بابەتی دانی منداڵان تەمەنێکی دیاریکراو هەیە کە لەو تەمەنەوە ئەبێت دەست پێ بکات ئەوەی کە هەیە لای خۆمان هەندێک دایک و باوک ترسیان هەیە دەڵێن ئەم ماجۆنی ددانانە کیمیایین باڕستە خۆێمە بەرددانی مناڵەکەمان نەکەوێت هەندێکیان بە هەر بە لۆکە و بە ئاو پاکی ئەکەنەوە ئەڵێن پێویست ناکات لەم تەمەنەوە دەستکرێت بە شتنی ددانیا هەندێکیان شیر بەکارێنن ئەمانە دروستە؟ خۆی هەویری دانی مناڵ ماوادی کیمیایی زۆرتیان نییە بۆیە ترسیان هەیە چونکە تۆ هەر بەشێکی ماوادی کیمیایی تایە ڕاستەکەی بەڵام باشترین شت کە بەکاری بێن ئەوەیە بۆی سەرڕووی دانەکانی پێپاکەنەوە ئەو شتانی هەنێکیان بە لۆکە و بەشیر ڕووی ددانەکە پانابێتەوە چکە سەر ڕووی دانەکان بە تایبەتی دانەخرێکان چاڵ و شۆڵی وایتیە هەر ئەبێت بە هەویری ددان و بە فڵشەکە لێ بکرێتەوە. باشترین شتەوەی ئەوە بەکاربێن لەبەرەوەی بڕێک فلۆرایدیشی تێکراوە کە نێڵێ دانەکە کلۆر بێ یان هیچ مەترسێکی نیە هیچ مەترسێکی نییە تەنانەت مناڵەکە گەر قوتی شیبات کێشەی نییە لەبەری وا دروستکراوە کە حسابی ئەو کراوە مناڵ ئەی خوارد چکە عادەتەن شیرین دروستەکرێت بۆی مناڵەکە جۆرێک لە شیرینی تێ ئەکرێت کە شەکر نییە بۆی مناڵەکە گەر خواردیشی یان بهێڵێت ئەو کاری بۆ بکەیت بۆ نەگەر وەکوی گەورە بێت تون بێت مناڵ ناهێڵێت ددانەکانی بۆ بشەی. ئێستا هەندێک جۆر هەیە هاتووە زۆرۆک و تۆتر شیرین ئەنی بێنێ بە تامی پرتەقاڵ بە تاوی هەندێک بابەتی میوەی دیکەی ئەیکەن بەڵام هەندێک کەس ئەڵێن باشترینیان ئەوەی نعناکەیە ئەوە دروستە؟ وەڵاهی خۆی ئەوە باشترە لەبەر ئەوەی ناڵێم ئەو سویتنەرانی تێنەکراوە ئەو شیرینیانی تێنەکراوە کەمتر شیرینە لەوە چێ هەر لەو ڕۆژە ئەوان سێریکەن بەڵێ ئەوە دروستەوە باشترە بەکاربێنرێ. زۆر سپاس بڕێت دکتۆر ڕێباز عومەر محەممەد پزیشکی پسپۆڕیدان سپاس دەکەین بۆ بەشداریکردن.
تەوەری دوای بەرنامەکەمان کووتمان گفتوگۆکردن دەبێت لەسەر بابەتی ئەو نەخکەسانی کە نەخۆشی ئەگەر بێت و جەڵتەیەکیان بوو بێت چی جەڵتەی مێشک بێت جەڵتەی دڵ بێ بۆی لە کارکەوتنی بەشێکی جەستەیان یاخود ئەوانەی کە گرفتی ئێسکیان هەیە یان جوومگەیان هەیە سە جۆرە چارەسەرێکی نوێ بۆ ماوەیەکە هەتووەتە ناو هەرێمی کوردستان و بە تایبەتی لە شاری سلێمانی لە چەند شوێنێک دەکرێت ئێمە فیچەرێکمان ئامادە کردووە لە سەرێکێک لەو شوێنانەی کە ئەو چارەسەری سروشتینەوە ئەوە بەکار دەهێنرێت و لە هەمان کاتدا میوانێکیشمان هەیە گفتوگۆی زیاتر و ڕێمایی زیاترمان پێدەدات لەسەر ئەو چارەسە سەرەتا بە بینەری فیچەرەکە بین. سامان ساڵێک دەبێت گرفتارە بەدەست ئازاری ئێسکەکانی ملی و 2 مانگیشە ئازاری ئەژنۆکانی قاچی بۆ زیاد بووە. وازی لە چارەسەری پزیشکی هێناوە و دەیەوێت بە ئاو چارەسەری دەردەکەی بکات. دوو هەفتەیە بەشداری کۆرسی چارەسەری ناو ئاو دەکات. بەڕاستی ئیسفادەم لێ کردووە لە سا 80 فەرقی کردو بێ ئەوەی هیچ دەرمان و حەپێک ئێستا بەکاربێنم تەنها ئەوەیە ئەو مامۆستا بەڕێزە تەمرینەکانی پێڵەوەی کرد. فەرقەکە لە فەقەراتی منە دایمە تووشی سەرێشا بیت دایمە عیلاجی سەرێشە خۆیت و بە هەموو لایەکە ئازاریە بەڵام ئێستا لەناو ئاوەکە تەمرینی ملەکەین تەمرینی ئەژنۆکەین پێشەوەی بێن بۆ ئێرە ئەشەلیم کا ڕۆشتم مەشەلینە تا ئازار ئێستاوە تێمە کەم شەلینەکەم نەماوە ئازارەکەشم زۆر کەم بۆتەوە. ڕاستی ماستەری لە جوڵەی وەزشیدا هەیە و لە تاهرانیش چەند خولێکی چارەسەری ناو ئاوی بینیوە. سێ مانگ دەبێت لە سلێمانی چەند کۆرسێکی ئەو چارەسەرە پێشکەش بۆ کەسانە دەکات کە ئازار و گرفتی ئێسک و جوومگەیان هەیە. دەڵێت 4 کەسمان چارەسەر کردووە و لە 2 منداڵیش دەرەنجامی باشمان هەیە و بەردەوامن لە وەرگرتنی چارەسەر. لەناو ئاوەکەیە ئەو کەسا ئەگەر بۆ نمونە کێشی لەشی 100 کیلۆگرام بێت ئۆتۆماتیکیان 25 کیلۆ ئەمێنێتەوە بە حکمی چڕی ئاوەکە بۆیە کارکردن و شێوازی ئیشکردن لەگەڵ ئەم کەسانەیە ئاسانترە بێت ئەگەر ئەو کەسە توانای پیادەڕێویکردنی لە دەرەوە 10 دقە هەبێ بەڵام لەناو ئاوەکەیە ئەو کەسە پیادەڕێویەکەی بێ بە نیم سەعات بۆ لەبەرەوەی کێشی جەستەی لە دەزاوە و ئەبێ ئاوەکەش پلەی گەرمایەکی گونجاوی هەبێت کە لە سەر و 30 پلەوە تا 32 پلە نابێت لە خوار 30 پلەوە بێ بۆ ئەوەی کە ئەو دەمارانە توانای گرژبوونیان نەبێت توانای کشانیان زۆرتر بێ بۆی خوێن زۆرتر هاتوچۆکە لە ناو جەستەیە چارەسەری ناو ئاو ئێمە بە پێی عیلمانە ئەو توێژی ناوانە کە کراوە بە تازایی باشترینە لە هەمویان. چارەسەری ناو ئاو زەمنێکە لە زۆر لە وڵاتە پێشکەوتوەکانی جیهان بەکاردەهێنرێت. هیوایەکی زۆری بەخشیوەتە زۆر کەس کە بێتە چارەسەرێکی سروشتی و ئاو لە تەنگەژەی هەندێک لە نەخۆشیەکان ڕزگاریان بکات. ئەو دەرمان و شتێکە خواردومە بۆ من سوودی نەبووە بەڵام ئەمە بە 4م جەلەسە لە سەیات 6 بۆ 7 ئازارم کەمی کردووە ناڵم بنبڕ بووە هەتاکو ئەم دەقەیە بەڵام ئیتر 4م جەلەسەیە هەتا ئێستا زۆر باش ئیسفادێکی زۆرم لێ کردووە لە هەمووی خۆشتر ئەوەیە کە تۆ هیچ مادێکی کیمیایی وەرناگری. مەرج نییە مەلەوان بیت و پاشان ئەم چارەسەرە وەربگریت. لەم زانستەدا
ئاو تەنها وەک سەرچاوەیەکی چارەسەر بەکاردەهێنرێت. لە هەر شوێنێک ئەو مامۆستایەکی شارەزات هەبوو دەتوانیت ئەم چارەسەرە وەربگریت. دەمێکە وتراوە ئاو ئاوەدانیە، بەڵام ئێستا لای ئێمان جگە لە ئاوەدانی ئومێدێکە بۆ ژیانێکی تەندروست و ژیانێکی دوور لە ئازار. ڕێبینیا ڕەحمەت، گەلی کوردستان، سلێمانی. گفتوگۆی زیاتر لەسەر ئەم چارەسەرە دەکەین کە بابەتێکی نوێ لە ناو هەرێمی کوردستان و لە باشووری کوردستان هاتووە. چەند ساڵێکە لە وڵاتانی ئەوروپا ئەم چارەسەرە بەکاردێنێت و دەڵێن دەرەنجامی گەورەی هەبووە. لە هەمان کاتیشدا لێرە لە ناو هەرێمی کوردستان دەڵێن دەرەنجامی زۆر گەورەمان هەبووە. لە چارەسەرەکانی دیکە مامۆستا ڕاستی خۆی گوتی لە چارەسەرەکانی دیکە باشترن. دەیان گوت ناتوانین ئێمە بڵین چارەم چارەسەرە باشیان ئەوە، بەڵام دەرەنجامەکان ئەومان پێڵێت کە چارەسەرەکە کامیان باشترە و کامیان دەرەنجامی گەورەی هەبووە. گفتوگۆی زیاتر لەسەرم بابەتە دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا هێرش عوسمان کە بەڕێوەبەری سپای ئەو هوتێلەیە کە ئەو چارەسەرێتی ئەنجام دەدرێت و لە هەمان کاتیشدا خۆی ماستەری لە فیسۆلۆجیای وەرزشیدا هەیە. بزانین چ جۆرە چارەسەرێک بەکارێنرێ و دەرەنجامەکانتان چی بۆ شێوازی چارەسەرەکانتان چەند بەشن. مامۆستا ڕۆژ باش. سپاس بۆم دەرفەتە. سپاس دەکەم. هەل لە کۆتایی فیچەرەکەەوە دەست پێەکەم ئەگەر کەسێک مەلەوانی نەزانێت چۆن نتوانێت ئەمە وەربگرێت؟ ینی پەیوەندی بە مەلەوانیەوە نیە ئەم بابەتە جیاوازن؟ بەڵێ هایدۆتراپیک علمێکی تازەیە، هەڵبەت بەنیسبەت ئێمە و وڵاتانی شەرق لەوسەدەوە علمێکی تازەیە، بەڵام لە جیهانی ئەوروپا بگەڕێنەوە بۆ مێژوێکی کۆنی هەیە و دەرئەنجامی ئەو تحقیقات و توێژینەوانەی کە بەردەوامیە کرێت وەڵامدانەوەیەکی باشی هەبووە. فعلەن مەلەکردن کەسێکە گەرمە لە نەزانێ زۆر طبیعیە تۆ بێ چۆکم ئیشکردنی ئێمە زیاتر لە خواردنەوەی بۆ کەسانێکە بەشی خواریان تاوانیە، واتە ئەم کەسە سەری نەقم نابێت لە ناو ئاوەکەی زۆر حاڵەت بە هیچ شێوەیە بۆیە ڕەتی و مەلەکردنەوە نیە. هەموو کەسێک دەتوانێت لە مناڵێکی 3 ساڵ کەمتر لە 3 ساڵیش هەتاوەکو کەسێک کە تەمەنی 70 ساڵ بێ توانای ڕۆشتنیشی نەبێ ئەتوانێت لە ناو ئاوا چارەسەریکەیت و ئیشی لەسەر بکرێت. ینی بابەتەکە لەسەر ڕۆشتنە لە ناو ئاو نابێت لە شوێنی قوڵای بەپی جوڵە و نەخۆشی و ئیسابەکەیە. کۆمەڵە ئیساڵمان هەیە جارێ زووە بۆ ڕۆشتن ناتوانێت، بەڵام ئەکرێ کۆمەڵە وەسایل هەیە تۆ بەکاریانێنی کۆمەڵێک نوعی هایدۆتراپیگەیە کە تۆ ئیشیان لەسەرەکەیت کە ئەکرێ ئەو کەسە بەبێ ڕۆشتنیش تۆ دەستکە بە چارەسەرکردنی بۆ هەموو تەمەنێکە بۆ هەموو تەمەنەکان بۆ هەردوو ڕەگەزیشە بۆ هەردوو ڕەگەزیش. ئێمە وەزەم ڕەگەزی زیاتر ڕەگەزی نێر بوو بەڵێ نێرە تایسە ڕەگەزی مێتان ڕەگەزی مێمەشمان هەبووە کە ئیشی لەسەرکەین و ئەنجامی باشیەوە چکم ئەم ئیلما شتێک نییە کە مەسەن ئێمە یەکەم ڕۆژ بێ دامان نابێ سەدان و هەزاران توێژینەوەی لەسەر کراوە. ئێستا علمی پزیشکی گەشتەوە ئاسەی کە تۆ ڕاستە و خۆ بەبێەوەی هیچ شتێکی سەرڕاست پێتەڵێ چی بکە ئاڵێ بڕۆ بۆ چارەسەری ئاوی. سەبەب و هۆکاری ئەمە چییە؟ دەیان فاکتەرت پێڵێ من کە بینە ناوەسەتی بەرنامەکەەوە کە بۆ دکتۆرێک پێتەڵێ بڕۆ ئەمە بکە و ناچی شتێکی تر بکەیت. یعنی یەکێک لە فاکتەرەکان کە زۆر گرنگە ئەوەیە کە تۆ کێشی لەش بە ڕێژەیەکی زۆر بەرچاو کەمە باکەوا لە ئەو ئیسابەکە بە ئاسانی زۆر بە ئاسانی جوڵەکانی بکات جیاو لاوە چکم چڕی ئاوە هەوا خۆتانزانن جیاوازە. خاڵێکی تر ئەوەیە کە ئەم میسانە چێتە ناو ئاوەکە ماسوولکەکانی عەزەڵەکانی تەقوێ بێ لەگەڵی شاپلەی گەرمی خوێن لەشی چی لێ بەرزە بێت چکم ئاوەکە زەرور لەسەر و سی پلەوەیە. ئەمە سەبەبێکی ترە بۆی کە سووڕی خوێن چالاک بێ بۆ هەموو بەشەکانی لەش بە شێوەیەکی باشتر بڕوات. یعنی جیاوازە لە چارەسەری فیزۆتراپیکی سەرزەوی لە ناو هەوایە بۆیە چارەسەری ئاوی ئەملۆ نەتیجەیەکی باشی پێشکەشکردووە دەرئەنجامی چەند جوڵەیەک لە ناو ئاوە کاریگەری زیاترە بێ و جۆری نەخۆشیەکانی شوای لێکردووە. ئەم چارەسەرە تەنها چەند جوڵەیەک نییە لە ناو ئاوە چەندین جۆرە هەیە لە ناو چارەسەری ئاوی لە یەکێ لەوانە بە چارەسەری ناو ئاوی بە بڵین بە شێوەی زومبا و ئایرۆبیکە کرێت یەکێ لەوانە بە تریدمێڵەکرێت تریدمێڵی ناو ئاومان هەیە جوڵەی لەسەرەکرێت. جگە لەمانە چەندین جۆری تر هەیە جوترمانەیە بە شێوەی گشتی کۆرساتی ئامە ئەدرێتێ هەمانە بە تایبەت ئەمەوەکو جۆرەکانی ئیشکردنی ئایتۆتراپی. جۆری نەخۆشیەکان زۆرەکە ئیشی لەسەرکرێت ئێمە و نەخۆشیانەی کە لەسەری هەمانە کێشەی فەقەراتی هەیە مەسەن هەمانە ئینزیلاقی هەیە هەمانە سەوفانی هەیە هەمانە جونگەی ئەژنۆی هەیە ئەمانە هەمووی تۆ لە ناو ئاوا
چارەسەرەکە هەم زووتر وەرەگرێ هەم باشتر. کەستان هەبووە جڵتەلی یا بۆ دوای بەڵێ ئەوانە مەسەلەن کە تۆ عادەتەن کە جەڵدە ئەیان لە بەشێک لە کارەکەوێ ئەم لە کارکەوتنە فەدرەیەکی زەمەنی تر جوڵە ئەوەستێ ئەگەرم ئەزەڵەیش جوڵەی پێنەکەی خاوە بێتەوە بێهێزە بێتەوە خوێنی بۆ ڕا بەڵام بەپێی پێویست نییە جوڵەکانی ئازاد لە تعلمی حرەکێ و پێمانەڵێ کەم ئازاتە ناگاتم بەشەی جوڵە بۆیە جوڵە ناکرێ بۆیە بە تکرارکردنەوەی جوڵەکە بەردەوام ڕۆشتنی ئەو تە زۆ کارەبیانی کە لە مێشکەوێتەوە چێتە دڕکەپەت و دوایی بۆ سەر ماسوولەکانە ڕوا ئەمە گۆڕانکاری زۆر باش دروستەکە بە تایبەتی لە ناو ئاوا بۆ کەسی پێکراو ئەمە زۆر ئاسانە یعنی ڕێژەی وتمان لە 175 لە 100 کەسێک لە هەوایە بێ پەرداخیا و لە 100 قورسایی بکەوێتە سەرجەستەی لە ناو ئاوا لە 125 مێنێتەوە کەواتە هۆک فاکتەرێکی زۆر باشە بۆ کەسێک کە پێکراوی ئیساب بووە سەجایکرێ گەڕبێت بۆ مەراحلی چارەسەر ئەمە خاڵێکی تر ئەو مناڵانەی کە مەسەلەن و فرەجوڵەن ناڵی ئۆتیزم لە ناو ئاوا تۆ ڕایەگریت ڕەبتی بە فێربوونی مەلەوە نی ئەمە تۆ لە ناو ئاوا ڕایەگری جوڵەکەی کەمەکەیتەوە چونکەم جوڵەکردن لە ناو ئاوا قۆیەکی زۆرێوێ تاقەیەکی زۆر سەرفەکە ئینرژیەکی زۆر سەرفەکە ئەمە وای لەیەکە لە فترەیەکی کەمە زۆرترین ئینرژی و مناڵە چی لێ بەرەو تەوابوو نەچێ هاتە ئەو حاڵەتی زۆر جوڵەیی کەمەکەیتەوە علم ئەماڵە نەکبن زایدەن کەسێک کە پرانتیزیە ئەژنۆی تەواو نیە قاچی تەواو نیە ڕۆشتنی تاوانێک کەمە لە داهاتووە ئەسڵ چارەسەر ناکرێ بە نەشتەرگەریش بەڵام توی بە هایدۆتراپی چارەسەرێکی کۆمەڵێک نەخۆشی ترمان هەیە کە وەکو مناڵ کە تۆ ئیسفادەی کەسێک کە خەمۆکە بێتاقەتە بێزارە لە ئەنجامی جوڵەکانی نا ئەو مەشغوڵ بوونی بۆ جستەشی بەشێکی زۆر گۆڕانکاری فەسلەجی ڕۆیە تۆ کەسێک کاچێتە ناوە هەر ئەمەنیێت و ئۆرگان پێستێکی بلە ناوە بێ بەڵکو ئۆرگانەکانی ناولەش گۆڕانکارێکە تەنەفوس گۆڕانکاری دروستە بێ جیازی قەڵب و دەوری دەمەوی خوێن هاتوچۆکردنی خوێن دڵی و ئەندامی هەرسی زایدەن هەموو ئەزەڵەکانی مەراحلی تەقوێ و دووبارە گەڕانەوەی چارەسەر بۆ کەسەکە ئەگەڕێتەوە لە ناوەوە ئەوەی کە باسیشتان کرد بە سەرڕاستی شوتیویتی ئەبێ شوێنێکی گونجاو بێت ینی شوێنێکی کراوە بێت تا ڕادێک ئۆکسجین و ئەم بابەتانەی زۆر بێت ینی ناکرێ هەموو مەزبەحێکی عادی بەکار بێنرێت یاخود ئەگەر بابەتەکە پێویستی بۆ هەبێ بۆ نەناچ لە ناو سروشتەوە لە ناو سروشتە ئەو ڕاستە چارەسەرەوە ئێمە بۆ کۆمەڵێک عادەتەن تۆ بتوێک مەسەن بۆ نمونە گۆڕانکاری لە شتێک کاکەیت پێویستە ڕەچاوی چەند فاکتەرێکی بەهێزکەی یەکێ لەو فاکتەرانە بوونی ڕاهێنەرێک بەڵام لە سەرور ڕاهێنەرەکەەوە هەمومان نەزانین کە مەلەکردن و چوونە ناوی سوادی زۆری هەیە ئەمە لە قورآانی پیرۆزە باس کراوە ئاو سەرچاوی ژیانە بۆیە ئەبێ فاکتەرە گرنگەکە لێرە ڕەچاوکەی فاکتەری گرنگ لێرە چییە بۆ بابەتە قوڵی ئاوەکە ئەوەندە نەبێت کە کەسێک کە مەلە نەزانێ وەکو پرسیارەکەی یەکەم کردی تووشی حاڵەتێکی سترێس و ترس ببێت کە نەتوانێت جوڵەکانکە بۆیە ئێمە کە ئێستا مەسەن تایتانیکە ئەو مەزبەحە کراوەیەکی و بە ژۆرێ ڕێژەی ڤیت و ئۆماکس و وەرگرتنی ئۆکسجین بە ڕێژە چون کراوەیە خۆتان بینیتان لە فیچەرەکە هەمووی کراوەیە کاتێک کەسێکی وەرزشکار سەوزایی ئەبینێ لە ڕووی نەفسیەوە چی لێیە عاملێکی سەرەکیە خاڵی چوارهەمی دروستکردنی یاریزانە ئەعدادی نەفسی لە ڕووی نەفسیەوە زۆر مرتاحە دوو وەرگرتنی ئۆکسجین بۆ لەشی چونکم هەتا ڕێژەی وەرگرتنی ڤیتۆماکس زیاتر بێ ڕێژەی ئۆکسجین زیاتر چێ بۆ مێشکم واتە مێشکم زیاتری ئیسراحەتەکە ریلێکسەکە ڕستارتێکی تاوا بە جەستەمەیە زایدەم پلەی گەرمی ئاوەکە و مامەسا باسی کرد لە بینی 32 تا 34 ژەکرێ ئێمە ئیشی لەسەر بکەین ئەم گەرمیە لە سروشتا دەستمان ناکەوێت لە سروشتەکان بڵێن لە سەر چاوی گۆمێکایە لە سەر چاوی کانیەکە ئەمە بین ئەم ئیش لەسەر مەکەین وەکو خۆت بەستو بەڵام گونجاوترین شوێن کە لە ئێستاە مەسەن ئێمە دەستنیشان کراوە مامەسا هەموو شوێنەکانی سلێمانی گەڕاوە گونجاوترینیان تایتانیک بووە کەوتێتی مسافەیەکی زۆری هەیە مەتر و دەقوڵا منەتوانم ئیشی خۆمی تیاکەم پلەی گەرمی ئاوەکەی هاوی نوزستان کە ئاوا گەرمە دوو ئەو جەوە تایبەتەی کە هەیە لەوێ لە ڕووی سەوزایی و لە ڕووی وەرگرتنی ئۆکسیجنێکی خاڵسەوە لە ناو ڕێکلامێکی باشت کرد ئەیوا باسی نرخەکانتان بکەین نرخەکانتان گران نین نرخەکان ئێمە عادەتەن کۆمەڵێک شت هەیە کوردی ئەڵێ هەن لە دوورەوە بە شاخێکی گەورە ئەبینێ بەڵام سەرەکەی واقعەکەوانە ئێمە نرخەکانمان بەپێی جۆر و بارودۆخ و زۆر کات خوێندنەوەی تاکەکانی شەگۆڕێت شتێکی مەتااتیە شتێکی قانونی نییە ئیلا کەس نتوانێت دەستکاریکە چکم خودی شوێنەکە خزمەتکردنە بە خەڵک خزمەتکردنە بە کەسێک جاچەوەی کەسێک بێن نەخۆش بێ ئێمە ئیشی لەسەر بە تایبەتی قەیرانی داراییە ڕەچاوێت ئەمانان ڕەچاوی هەموو شتێکراوە یەکێ لەو خاڵانەی من کە گەر بدە هەل لە هەفتەی دوو هەفتە پێش ێستا بۆ دوو مناڵی نەخۆش باوەڕکە لە سەیە تقریبان 6 داشکاندن بۆ کردن
بەس بە خااتری چیە کە وەسی بارودۆخی کەسەکە ئەخوێنینەوە چکم ئەوەی کە لێوێ و کە خاوەنێتی هەر ئینسانە ئەوی شەزانێ مناڵی هەیە ئەوەی هەیە حاڵەتەکە نەخۆشیە بارودۆخەکە هەمومان تێگەین ئەوانە هەمووی ڕەچاو کراوە و بە داشتانێکی زۆرەوە کە ئێستا ئەتوانم لە چاو شوێنەکانی ترە ئەوازە دەرەوە بێنە بەڵام لە خودی هەرێمی کوردستانە نیوە قیمەتی خەڵک لە هیچ کەسێکی ناسەنین یعنی جەلسەیەکی 2 سەعاتی مامۆسایەکی لەگەڵا بێ بەنداو ئەوە بە ئیشتراکی ئەوەکە تۆ $30 $35 ئەگە حسابیکەین 2 سەعات مامۆسایەکە لەگەڵا بێ کە ماستەرێ پرایڤت بێ نەک کشتی کۆرسی گشتی پرایڤت بێت 2 ساعت مامۆسایەکە لەگەڵا بەڵێ مامۆسایەکە دەبێت بە تایبەت 2 ساعت لەگەڵ تۆە بە جوڵەت پێ بک لەگەڵ یەک شخصە بە ئیشتراکی چوونە ژوورەوەکەتەوە $30 $35 ئەسڵەن مادی نییە محازەرەیەک من لە جامعە دەرس بڵێمەوە مازەرەکەم ساعت 2 ساعتەکە $25 بێنێ نەک کەسێک 2 ساعت لەگەڵ کەسێکە بە تایبەتی ئیش لەسەر چوپێکیکە لەگەڵسانتان کردو بۆ نمونە ئەگەر کەسێک مناڵی هەبێ یان کەسێکە جەڵتە لێ یابێت و لە جوڵە کەوت بێ توانای دارایەکەشی ئەوەنە نەبێ هاوکاریتان کردو زۆریش ئەوانە کەسی بەو چارەسەرە ئەوانەی کە ئەیڵێن بە بەڵگە ئێڵم زۆریش هاوکاریمان کردو یعنی جا کەسی واشە بۆ مەسەلەن جەلسەیە 2 جەلسە هاتووە توێتی ناتۆمە قەیچێکە زۆر تەبیعی بووە ئەوەشی کە یاوێتی بۆمان جێراوەتەوە باشە هەندێک حاڵەت هەیە ئێستا لای خۆمان بە تایبەتی ئەڵێن بەهۆی گرفتی ئێسکە نەرمەیە منداڵ کە سەرەتا لە دایکە بێت ئێسکەکانی نەرمن قاچی قەوسە بێت یان هەنگرێک گرفتی بۆ دروستە بێت لەوەی کە پێویستی دواتە بە ڕاکێشانەیە نیکیان لەوانەیە پێویستیان بە نەشتەرگەری هەبیان ئەوەی کە هەندێک شتی پێوە بەستن بە قاچیەوە کە تەقاچی ڕێکە بێتەوە ئەم چارەسەرە توانن ئەو گرفتە چارەسەر ئێمە ئەگەر بینەوە بۆ سەر خودی نەخۆشیەکە ئەسڵا مەسەن بۆ نە ئێسکە نەرمە سەبەبی چییە کۆمەڵێک ڤیتامین هەیە لە لەشان نەقسێ ڤیتامین دی ڤیتامین کالیسیۆم لە نەخشا چی هەیە نەقسی هەیە بۆیە حاڵەتێک لەوە بە دروستە بێ لە ئەنجامی ئەمڕۆ جوڵە نەکردنی ئەگەر سیرکەی مامۆستا بین ئەمڕۆ وەرزش بووەتە سەرچاوەیەک بۆ هەموو گیان لە مناڵ گەورە پیرژن بە تەمەن هەمووی وەرزشەکە ئەم وەرزشکردنەوەی لێ هاتووە ئەگەر بێت و ئێمە لەگەڵ یان نەڕۆین زۆر دوعاکەوین مناڵی ئێمە ئەمڕۆ لە ناو ژوورێکە لە چوارچێوەی هۆدەیەکا قەتیس بووە ئەم قەتیسیەشتا ئەم تاقەی بەچی سەرفکە ئەبێ دانیشێ بە دیار ئایپاد مۆبایلی نیە ئەم دانیشتە زەرەری لێە یەکێ لەو سەبەبە نەکردنی جوڵام حاڵەتانە دروستە بێ ئەی چارەسەرەکەی چییە پێویستە وەرزش بکەین هایدۆتراپیەکێکە لەو حاڵەتانەی کە ئەتوانرێ ئیش لەسەر ئەوە کرێ ئەو ئێسکانەی کە لە بەرەوەی تۆتمان چڕی ئاوەکە جیاوازن ئەگەر کەسەکە زۆر توانای جوڵەشی نەبێتەوە بە ئیشی لەسەرکەی نەک کەسێک توانای جوڵی هەبێ بەڵام وەرزشکردن بە شێوەیەکی گشتی ئەگەر وەریگرین لە ڕاکردنێکەوە هەتا هەموو جۆرەکانی تەدریمی بەسرێچینەوە بە تەمارینی هێز و خێرایی و هەمووی کاریگەری خۆی هەبێ لە مەراحلی چارەسەرکردن بەو کەسە نامەستم بوورە ئەوە نەبوو کەسێکە گەشتەوە قۆناکەی قاچی قەوز بووە بابەتەکانی دیکە بێت چارەسەر لای بۆن لای دکتۆر وەرگێ بۆ بەهێزکردنەوەی ئێسکەکەی وەستم بەهێزکردنەوەی ئێسکەکەی نەبوو بەڵام ئەو ڕێکردنەوەی جۆر و جۆری نەخۆشەکە تەمەنی نەخۆشەکە ئەمانە کاریگەرن چکم عیلاج تەبیعی چارەسەری ئاوی ئەمە دوو زانستی تایبەتن فیزۆتراپ لەگەڵ هایدۆتراپیک ئەم دوانە ئیش لەسەر کەسێکن کە توانای هەبێ مەسەن بۆ پێش مەراحلی بڵغبوون من جگە لەوە خۆتە زانی خساسی من ئیشێکی ترە مێمە مناڵمان لە قاعە دەستی ئاوایە باشە ئێستا ئاوا ڕێک بۆ تۆ مەراحلی عمرەکەی و ئاخوازێکە من ئیشی لەسەرکەم مەراحلی عمرەکەی لە تەمەنی 3 تا 12 ساڵە تا 8 ساڵ هێشتا من نەگەیشتە مەراحلی بڵغبوون کە ئێسکی تەواو پتە بێن نەتوانم ئیشی لەسەرکەم چونکم وەختێ مەسەن ئەم ئێسکە کە وەکو هاویر وایە تەواو ڕق نەبووە هەموو کارێکی لەسەر کرێ بەڵام کە گەیشتە ئاسێکە نەتوانانی ئیشی لەسەرکەی تازە بە ڕاز ناتوانێت گۆڕانکاری دروستکەی واتە لە تەمەنی 15 ساڵ 30 ساڵ ناتوانانی تۆ بچێ ئێسکێک کە خوار بێ ڕێکیکەیتەوە وڵای بە تاکید پێش مەراحلی 12 یاخود مەراحلی بڵغبوون بە شێوەیەکی ئاماگەر وەریگرین گۆڕانکاری باش و دەرئەنجامی زۆر باشێ بێ و بە دڵنیاییەوە قسەکەم چون تەجروبەمان هەیە لەگەڵ نەتایجی تەجروبەکانیشانە بەردەستایە ئەومان یەکلا کردەوە کە بۆ نمونە ئەبێ کەسێکی پسپۆرت لەگەڵا بێ اینجا ڕاهێنانان گومانیتیان نییە بەبێ پسپۆر لەش وەکو چی وایە ئێمە هەموو کاتێ بە تەلەفکان ئەڵێم لە پەیمانگە ئەڵێم ئیشی ئێوە و دکتۆر هیچ فەرقێکی نییە فەرقەکەی بۆ نییە من لە بەریتانیا وایە کۆلێجی تۆ بوو کۆلێجی وەرزشێک ئاسن بۆ لەبەری من ئیش لەسەر ئینسانەکەم ئەوش لەسەر ئینسانەکە تەمارینێکی هەڵە من لەشی ئەو یاریزانە سەقەتەکەم ئەوش بە عملیاتێکی هەڵە یاری کەسەکەی لە ناوبرد یعنی ئیشی ئێمە هەردووکی لەسەر ئینسانە هیچ فەرقێک نییە فێرخوازێک بێ لە ماڵەوە جوڵێ بکە جوڵەیەکی نادروست ڕاهێنەری لەگەڵ نەبێ کەسی پسپۆڕی نەبێ بە دڵنیایە زەرە لە خۆی ئەو پرسیارە بکەم
کۆرسێک نییە پێیان بدەن ینی ئەم بە شخصە بدرێت خۆی بتوانێت ڕاهێنانەکە بکە یان ئەبێت دایمەن مامۆستاکەی لەگەڵ وەکوتم بنیەتی لە شتەکان زۆر فەرقەکە بنیەتی جستە گۆڕانکاری لە شتەکانە نوعی ئیسابەکان مەسەن ئیسابەیە کەسی ئەژنۆی هەیە تەمارینی جیاوازە لەگەڵ فەقەراتە بەڵام بە شێوەیەکی گشتی جەنابەت دیشەڵات دوور بە هیچ نابێ بەڵام ئەگەر بێت و تۆ بیت بۆ لای مەڵی ئەژنۆم تەواو نییە مەسەن جەلەسێ دوان سیان 4 5 کەسەکە پێتەکە جۆری تەدریبەکان خۆ شارەزا بیت ئەگەر پێویستی بە جیاز نەبێ خۆ دەتوانی بە بەردەوامی لە دوایەوە پرۆڤە بە ئیشەکەت خۆی پێشی بخەی ئەو تەمرینە مامەسال لەگەڵ نەبێ بە تەنیا خۆت بیکەی بەڵام کەی کە شارەزا بووی لە جۆیتەوە ئەگەر ئیسابەکەشە قورس نەبوو پێویستی بە ڕاگررتنی لە پرسیارە بکەم ئەی موسابی یاریزانەکانەوەی کە یاریزان و یاریزانی پیشەگرن هەتوانێت بەمە چارەسەر بکرێت بەڵێ ئەگەر حاڵەتی ئیسابەکە کەوتۆ چکم تو ئێمە ئیش لەسەر حاڵەتەکەین کەسێکێتە ئایا پێشتر بێت دکسەردانی دکتۆری کردبێ جۆرەکەی چییە مەسن کێشەی فەقەراتەیە شیعەیەکیە بێ ئەمە لەم فەقەرەی ئەوە بۆ کێشە چکم ئەو مامەسایە مختص ئیشەکە لەسەر ئەو فەقەرەیە جۆری ئەوەی و جۆری تەدریبەکانی چێچکم وەکوتم ئەم تەدریبەی ئەژنۆ فەرقیە لەگەڵ مەسەن کەسێکە هەر ئەژنۆی پرانتیزە کەسێک فەرق کارتیجی عزیەتی بۆ فەرقیە لەگەڵ کەسێکە مەسەن بەشێک لە فەقەراتی ملیە لەگەڵ بەشێکی جیاوازە جۆری تەدریبەکان جۆری ئەو چارەسەری کە وەری ئەگرێ جیاوازە کەسێک کە تەمەنی 12 ساڵە کەسێک تەمەنی 80 ساڵە ئەم دوانە فەرقەکە لە ڕووی تەدریبەکە شدەی تەدریبەکەی واتە 2 ساعتەکە لەگەڵ یاتی لە ڕووی توندی ڕایانانەکەی چەندێک بێ ماوەی تەدریبەکەی چەندێک بێ ئەمانە هەمووی گۆڕانکاری دروستەکە حد لەآخر بە پێی توانای کەسەکە تۆ ئیشی لەسەرەکەی واتە شتێکی ستاندار نییە بڵێم ئەوەی تر دانیشتن بەم شێوەی هەمووی مناڵێک و گەورە بەم شێوێ بەپی جۆری نەخۆشیەکە تۆ کاری لەسەرەکەی ئەوەی کە باسیشمان کرد لە فیچەرەکە هەندێکتان چارەسەر بۆ هەنێکیشان دەرەنجامی زۆر باشیانیاوە حەزەکەم خۆت قسە لەسەر و بابەتانی بکانی کە چارەسەر بوون چ گرفتێکیان هەیە سە بە تەواوی چارەسەر بوون و ئەوانەی دەرەنجامی باشیشان هەبۆچی ئەوەی کە بە چارەسەرە بێ مەسەن بۆ نمونەتەوە خۆت ببینتان کاتێک کەسێک ئێرە کۆمەڵێک شتەیە تۆ مەسەن سەردانی ئەمەیە کردوتە ئەوەیە بەکارهێنەوە حاڵەتێک کۆتاییە من دانەیەکمانە دوو مناڵیە بوو وتی ئێران گەڕاوم چوومەتە هەندستان یەک شتیان پێوتمەوەی چارەسەری ئاویە کە لایەوە بینیمە ڕاستەوخۆ هاتووم دوو مناڵی هەیە مناڵەکانی بەشی دواوەیان ئەم ماسوولکەیان چی لێ هاتووە زۆر عملیاتێکیشی بۆ کردوون بەداخەوە دکتۆرێکی بەڕێز کە وای لێ هاتووە لە دوای عملیاتەکە تەواو لە پێکەوتون فترەی زەمەنی ئەیانتوانی لەسەر پەنجەکان بڕۆن هەر جۆرێکی نەخۆشی ئەم عەزەڵەی ناوی ڕان کورتێنێ کورتێنانەکەی وای لێکا و کەسە نتوانێت پاژنەی پیدانێت تەنها لەسەر نوکی پێڕوا بە تەمارین و جوڵەکردن لە ناو ئاوا ئەم عەزەڵەی وردە ئەکشێ تا گەڕێتەوە باری ئاسایی و ڕۆشنی بۆ ئەگەڕێتەوە ئێستا یەکێ لە مناڵەکانی لەسەر جێکەوتووە لەبەر خاتری ئەوەی کە مەسەلەن بۆ ئێمە بینیم ڕاستەوخۆ هاتە ئێرە چەند جەلەسێ ئیشمان لەسەر کردووە گۆڕانکاری باشیش بەخۆیەوە بینێ و یەکێ لەو حاڵەتانەی کە چارەسەریش بوو کە خۆتەمی لە 180 گۆڕانکاری دروست بووە ئێتۆ هیچ شتێک ناتوانانی تۆ مەسەلەن بە تایبەتی لە زانستی پزیشکی لە 100 هیچ نادرێ بە کەسێت تۆ لە 100 بێ چارەسەرکەڕی و بەردەوام بوون وەزایدن نەکردنی ئەنجام نەدانی هەڵا لەسەرەوە حاڵەتی کە تووشی بووە بەدڵنیایەوە لە ساسەش گۆڕانکاری دروستە بێ و ئەو نەتیجەی کە ئێمە لە بەردەستمانە بووە لەم فترەی ڕابردووە کە ئێمە ئیشمان لەسەرکردووە هەرچەند بارودۆخەکە زۆر نەگونجاو بۆ چکم تامانگی تقریبان هەشتی مەلەوەنگەکان داخرابوون ئێمە نەتیجەیەکی باشمان بەدەست بۆ پێشینەوەی هێمانە کە فیدباکی خۆمانەکەینەوە بۆ نەخۆشەکان نەتیجەیەکی زۆر باشی بەستە ساتوە گرنتی ئێن بۆ ئێو چارەسەوەی کە وەریگرێت چارەسەر وەکو خۆتت لە ساسەدنا بەڵام چارەسەر بکرێت گرنتی چۆنە مامەساڕێبین من یەم بە تۆ ئەڵێم ئەڵم تۆ خۆرگە دێشێ دوور بێ لە ئێستا ئەڵێم ئاوی سارد مەخۆ بۆ نمونەیەکێ لە بۆی ڕێژەکەی زیاد نەکە ئەگەر تۆ بێت ئەو ڕێنمایانای لە کۆرسەکەی ئەو کاو ڕێنمایەکانیشتان جێبەجێ بکات بە بێگومان بە بێ دوو دڵی گرنتگیە هەر ئەنجامدانی وەرش و ڕۆشتن لەناوە گۆڕانکاری فەسلەجی زۆر ڕایە ئەمە یەکەم زایدن ئەگەر بێت و چکە ئەمەی قسەیەکە ئەم قسانە هی گرفانی من نییە ئەمە لە گۆگڵ لێ بنووسە هایدروتراپی دەیان سەدا ئێستا لێرە لە دنیا بۆی دروست بۆ ڕۆژ ئاماژەمان پێکرد مەلەوانگەی تایبەت دروستەکرێ بۆ ئەمانە یعنی تایبەت خاص بۆ هایدروتراپیک ئیشی لەسەرەکرێت سنتەرە جیانەکان ئیشی لەسەرەکەن بۆی ئەگەر نەتیجەیەکی واو دەیان توێژینەوە ئەنجامی نەبووە قەت ناگەیشتە سەرواسی کە تۆ بێ کەسێک مەلەوانگەیەکی تایبەت دروستکە خاص بۆ ئەمیشە یعنی بەبێ دوو دڵی نەتیجەی باشێ بێ بەڵام جۆری نەخۆشیە کەوتووە وەزایدن تا چەندێک ئەو کەسی کە نەخۆشە کەسی پێکراو ئەو ڕێنمانەی ئەو مامەسایە وەرەگرێت کە تەدریبی پێەکە چارەسەری سروشتی لەگەڵ چارەسەری ئێوەیە بێگومان ئەوە هیچ باسمان کرد کە جیاوازە بەڵام ئەگەر کەسێک بێتە لای ئێوە پێویستی بە چارەسەری سروشتی نامێنێ بە تەواوی جۆری ئیسابەکە کەوتووە چارەسەر سروشتیەکان زۆر کات مەسەن کەسێک ئەتوانێت جوڵە بکات ئەتوانێت دەرئەنجامی باشی ئەبێ چکومتون فیزۆتراپ و هایدروتراپی دوو علمی زۆر نزیکن لێکەوە بەڵام ئەم لە هەوا ئەم لە ناو ئاوە
کاریگەری ئەبێ و جۆری ئیسابەکان تۆ بە پێی حاڵەت ئیشەکەی مامەساڕێبی ناتوانانی شتەکە تەخصیصی بڵێ کەسێگەر قاچی شایتر لە فیزۆتراپی ئیش ناکاوێ بێتە هایدۆتراپی جۆری حاڵەتەکان جۆری نەخۆشیەکان ئیسفادەی لێکاوە بە کەسەکەش ئەڵێ تۆ نەتیجەی چەندێکە 1-2-3 هەفتە ڕاستە و خۆش نابڵێ ئەو دقەیە بەڵام دوای هەفتەیەک دەرئەنجامی باشە کەمبوونەوەی ئازار لە شوێنەکانە دەرەکرێت سپاس دەکەین زۆر زۆر سپاس بۆ ئێوەش. مامۆستاهێرش عوسمان بابەتەکە ینی هەندێک کەس لەوانەیە پڵم پەیوەندی بە ڕیکلام و هەیە بۆم کەسە باین کردبێ بەڵام ئێوە هەیەندە چاومان لەوەیە ئوتێل تایتانیک تا ئێستا ڕیکلامی نییە لەگەلی کوردستان ینی بەس ئێمە هێندە چاومان لەوە بوو کە ئەم چارەسەرە بگاتە زۆرترین هاوڵاتی بۆی زۆرترین هاوڵاتی سوودی لێوەربگرێ ینی بابەتەکەمان پەیوەندی بەوە نییە کە بڵێن ڕیکلام بۆ شوێنێکەکەین بەڵام بابەتێکی تازەیە بینیمان خەڵک سوودی لێوەرگرتووە بۆیە پێمان خۆش بابەتەکە بخینە ڕوو بەڕێستا مامۆستاهێرش عوسمان سپاس دەکەین کە لەگەڵم تەورەی بەرنامە لەگەڵمانە بووین زۆر سپاس کەوتوو بن بژیت دەچینە لای بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمان هاوکارمان لە کلارەوە بابەتێکی بۆ ئامادە کردوین لەسەر شوێنە گەشتیاریەکانی گەرمیان. سڵاو ئەم کاتتان باش لە بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری گەرمیانین لەم بەڕێوەبەرایەتیە کۆمەڵێک پرۆژە لە ساڵانی ڕابردووە ئامادە کراوە کە لە سنووری ئیدارەی گەرمیانە و لەو شوێنانەی کە وەزەوی گەشت و گوزارن و دەکەونە ناوچە گەشت و گوزاریەکانەوە ئامادەکاری بۆ کراوە وەکو بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری گەرمیان بەڵام تەنها ئەو ماوە کە وەبەرهێنەر و کەرتی وەبەرهێنان لەم سنوورە لە ڕووی گەشت و گوزارەوە زیاتر پەرەی پێ بدرێ لە ئێستادا کۆمەڵی پرۆژە ئاشکرا کراوە داوا لە وەبەرهێنان کراوە کە بێن ئەنجام بدەن جگە لەوە کۆمەڵی پرۆژەی تری خۆیان هەیە کە بەهۆی قەیرانی داراییەوە لە ساڵانی ڕابردووە خۆناغێکی بڕێوە بەڵام لە ئێستادا وەستاوە بۆ قسەکردن لەسەر ئەو پرۆژانە ئێستا من بەڕێز سالار فەقێ بەڕێوەبەری گەشت و گوزار لە بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری گەرمیانم لەگەڵ ئەم کاتتان باش کاک سالار ئەو پرۆژانە چینکە لە ئێستادا لە گەرمیانە ئامادەی و چاوەڕی وەبەرهێنەرەکەن کە جێبەجێ بکرێت. دیارە ئێمە دوای ئەوەی حکوومەتی هەرێم داوای پلانی لە هەموو وەزارەتەکان کرد وەکو وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری گەرمیان پلانی 10 ساڵەی خۆمان نرد بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی شارەوانی و ئەو پرۆژانەی کە موافقەی لەسەر کراوە نزیکەی 7 پرۆژە ئەبێت کە هەمووی ئاماژەی پێکراوە و شوێنی بۆ دیاری کراوە بۆ ئەوەی پرۆژەی لەسەر ئەنجام بدرێت لەم ماوەی پێشوە لە سایتی ئیداری گەرمیان بڵاو کراوەتەوە و داوایان کردووە لەوە بەرهێنان کە سەردانی ئیداری گەرمیان بکەن بۆ ئەوەی ئاشنایان بکەن بۆ پرۆژانە و هەروە بەرهێنێرێک ئارەزووی هەبوو پرۆژەی لەسەر ئەنجام بدرا پرۆژەی پێ بدرێت. پرۆژانە چۆنێتی دابشکردنەکەی چۆنە بۆ کەلار کفری ینی بە گوێرەی چۆن دابشکرا بەچی پێوەرێدا دیارە ئێمە کە ئەڵین گەرمیان بەسمان لە هەموو ناوچەی گەرمیان ئەوەی کە ئەگەوێتە سنووری ئیدارەی گەرمیانەوە لە کفری مەهەمانە لە خانەقینە لە سەرتەکە لە بانیبیە لە هەموو شوێنەکان بە پێی هەڵکەوتەی شوێنەکە هەر شوێنێک چی پرۆژێکی گەشتیاری بخوازیە ئێمە ئاماژەمان بەوە کردووە کە لەو جێگایە ئەو پرۆژەیە ئەنجام بدرێت بۆ نمونە ئێستا ئێمە چەند پرۆژەشمان ئەنجام داوە بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە وەستاون بۆ نمونە لەسەر سەدی ئەڵوەن لەسەر باوەشاسوار لەب شوێنانە هەمووی پرۆژە ئەنجام دران لە 123 لە 120یان ڕۆژتووە بەهۆی قەیرانی داراییەوە وەستێنراون لەبەرەوە دوای ئەو قەیرانە ئیدامە نەدراوە بە کارەکان و پارە بۆ وەبەرهێنەکان سەرف نەکراوە بە هەمان شێوەیە پرۆژەی کەمان ئدخال کردووە کە جگە لەو پرۆژانە ئەوانە چکە کاری تێکراوە تا ئێستا کە کاری تێ نەکرابێت لە وەبەرهێنانەوە لەسەر 7 پرۆژە موافقەت کراوە بۆ گەرمیان کە ئەنجام بدرێت. لەو 7 پرۆژە کام پرۆژەی مۆنە گەورەیە و دیارە کە جێوەجێ بکرێت یعنی گۆڕانکارێکی گەوراکە لە ڕووی گەشت و گوزار و لە گەرمیان یەکێک لەو پرۆژانە کە ئێمە ئاماژەمان پێکردووە یا نردومان و موافقەی لەسەر کراوە پێڵێن پرۆژەی گەشتیاری لە بەردەستورە بێ کە پرۆژەیەکی زۆر گەورەیە و زۆر مشتەمەلاتی سیاحی لەخۆ ئەگرێ کە شاری یاری تیا ئەبێ شاری یاری ئەسپ سواری تیا ئەبێ و یاریگای تیا ئەبێ کۆشک و بەڵێ هی وەرزشی تیا ئەبێ جگە لەوە ڕستۆرانت و هۆتێل و جێگەی مانەوە و یاری ئاوی هەموو ئەمانەیە لەخۆ ئەگرێت.
زۆر جار لەسەر ڕووباری سیروان گلێ ئەوە کرێ کە شوێنێکی ئەم ڕووبارە بە تەنیش کەلارە تیاپەڕێ و جگەل لە کەلار بە چەند ناحێ بە تەنیش ناحەکانی باوەنور و شوێنەکانی ترە تیاپەڕێت تا ئێستا پرۆژێکی گەشت و گوزاری وا لەسەر ئەو ڕووبارە نییە کە وڵاتیان وە گەشتیار ڕێتێ بکات. پرۆژەیەک هەیە ئەو پرۆژانێکە ئێستا دەچووە لەسەر سیروان بێت و خۆتانیشی پلانێکتانێ بۆ سەر ڕووباری سیروان؟ بەڵێ دیارە ئێمە لەسەر ڕووباری سیروان ئێستا بە تەحدیدی نزیکەی 464 دۆنممان هەیە و لە ماوەیەکی پێشە ئاماژە بەوە کرا کە لەوە بەرهێنانەوە موافقە کراوە لەسەر شاری گەشتیاری لەسەر سیروان لەسەر پانتایەکی 1200 دۆنمی. ئەوەی ئێمە هەیە ئەو پرۆژەش هەیە هەر کامیان وە بەرهێن بێتە پێشەوە تەقدیمی بۆ بکات دیارە زیاتر ئەڕاتە زووتر ئەڕاتە بواری جێبەجێکردنەوە ئەو پرۆژانە. ئەوەی کە لەسەر 646 دۆنمەکە کە باسم کرد لە ڕۆژانی پێشوایکێک لەو بەرهێنەکان هاتووە ڕۆشتووە مەسحێکی ئەو شوێنە بکات و دوای ئەوە کە مەسحی شوێنەکەکەن دێنەوە لای ئێمە سایت پلانی کەین ئێمە ماستەر پلانێکمانەیە لە گەشت و گوزار ماستەر پلانی گەشت و گوزاری پێڕێن تا بۆ ماوەی بۆ تا ساڵی 2025 ئەڕوا لەو ماستەر پلانە تەسبیت کراوە لەو شوێنانەی کە چی پرۆژەیەک ئەنجام بدێت کە پێشی پلانی 10 ساڵێکە کراوە ئەو ماستەر پلانەوە ئەو لەو ماستەر پلانە ئاماژە بەسەر ڕووباری سیروان درراوە و پرۆژەیەکی نایابی بۆ دانراوە ئەگەر هەروە بەرهێنێک بێت بە پێی ئەو سایت پلان و ماستەر پلانی کە هەیە لە گەشت و گوزار ئەنجامی بدات. دوایین پرسیار خۆتان زان لە مانگی دووە پێش وەرزی گەشت و گوزار قەیرانی دارایی ئەوارە بووە بەڵام کۆرۆنا هاتووە ئەمە تا چەند گەشت و گوزار و کەرتی گەشتیاری لە گەرمیان پاکخستۆ یان ڕێژێکی کەم گەشتیار ڕووی لەم ناوچەیە کردووە ژمارەیەکتان لایە کە بۆ کەمی زیادی گەشتیار لەم ساڵە؟ بەڵێ دیارە ئەمە لە ماوەی کەرنتینە و تاوەکو مانگی 6 بە هیچ شێوەیە گەشتیار نەبووە. ئەتوانین بڵێن تەنها هاشوی بەسیتە بۆ ئەو هاشوایانە هیچ ئاژەی گەشتیاریتیانەوە بەڵام لە دوای مانگی 6ەوە کەمە زیادی کردووە یعنی ئێستا خەریکە گەشتیار دێت دوای ئەوە بەڵام بە ڕێنمایە تەندروستیەکانەوە بەڵام لە گەرمیانە تا ئێستا بەو شێوەیە نەبووە یعنی بەو شێوە زیادی نەکردووە کە ئاماژەی پێ بدرێت. سپاس بۆ سالار فەقێ بەڕێوەبەری گەشت و گوزار لە بەڕێوەبەتی گشتی گەشت و گوزاری گەرمیان دیارە ئەمە و زانیاریان نەبوو کە لەسەر ئەو پرۆژانەی کە لەگە بەڕێوەبەتی گشتی گەشت و گوزاری گەرمیان ئامادەی کردووە و لە ماستەر پلانی گەشتیاری گەرمیاندا هەیە و چاوەڕێی و بەرهێنەرەکەن کە لەم سنوورە جێبەجێ بکات. سپاس بۆ کارمان و میوانەکەی بابەتی تەوەرەی سێممان گفتوگۆکردن دەبێت لەسەر بابەتی دەرونی چۆن خۆمان دەرونیان حازر بکەین بۆ گۆڕانی کەشوهەوا بۆ گۆڕانی وەرزەکان ئێستا بەرەوەرزی سەرما دەڕۆین زیاتر لە ماڵەوە دەمێنینەوە باران دەبارێت ئیتر هەندێک بابەت دەبێت کە خۆمانی بۆ حازر بکەین لە گۆڕانی کەشوهەوا لە هەمان کاتیشە بابەتی دەرونی ئێستا گرفتی زۆرمان هەیە کۆڤید-19مان هەیە قەیرانی داراییمان هەیە گرفتی سیاسی هەیە ڕێک نەکەوتنی لایەنەکان هەیە چۆن ئەمانەوە بکەین کە بێگومانەمانە کاریگەریان دەبێت بەڵام هێندە کاریگەری لەسەر دەرونیشمان نەبێت لەم کاتێک کە گیرفانیشمان بەتاڵە وانەکەین کە حاڵەتێکمان بۆ دروست بێت پارەش لە چارەسەرکردنی بابەتی دەرونی و با بە هەندێک بابەتی تەندروستیە وەربگرین چۆن بتوانین خۆمان بگونجێنی لەگەڵ ئەم بابەتانەیە بۆ گفتوگۆکردن لەسەرم تەوەرە میوانداری بەڕێز کاکارام میرزامان کردووە کە دەرون ناسە کاکارم ڕۆژ باش بەخێر بێن هەموو کاتێکت باش زۆر سپاس سەرەتا بابەتی کۆرۆنا و کۆڤید-19 زۆر قسەی لەسەر کرا کە نابێ بترسی لێ بەڵام هەر ناتوانانی خۆشمان کە باسی دەرونیمان کرد خۆمان ببورین لێ هەندێک باسی یەکەین باسی قەیرانی داراییشەکەی بەڵام سەرەتا باسی وەرزەکە بکەین وەرزمان وا دەگۆڕێت هەنگاو ئەنگاو بەرەو سەرما دەڕۆین لایک خۆشمان وایە کە وەرز گۆڕام ڕۆژگار کورتە بێتەوە شەوگار درێژە بێ زیاتر لە ماڵەوە ئەمێنینەوە یاخە کاتێک باران و بەفرەوەکو ڕۆژەکانی دیکەنی وەکو هاوین و بەهار بتوانین ناوچە گەشتیاریەکان سەردانی بکەین ئارامێک بە دەرومان بەخشێ زیاتر لە ماڵ و نەناو شارەکان ئەمێنینەوە چۆن وا بکەین کە خۆمان ئامادە بکەین بۆ مۆرزە دەرونیان گرفتمان بۆ دروست نەبێ؟ بڵێ کارێکی لەلایەک و کارێکی زۆر ئاسانە لەلایەکیشەوە هەندێک قورسایەتی تایە بۆ لەبەرەوەی ئاسانە لەبەرەوەی هەموو ساڵێمە دووبارە بێتەوە فێری بووینە
خۆمان لەگەڵ ڕاهێناوە بەڵام هێشتاش پاییز کەیەت و سەرمایەت لەشی ئینسان لەو گەرمایەوە هاتۆ دێبەرە و پاییز بە ئاسانتر تووشی کۆمەڵێ نەخۆشی هەڵامەت و سەرما خواردن و ئەم شتانە ئەبێ بەڵام هێشتاش ئەگەر ناچارین بۆ ئەوەی بتوانین خۆمان ئامادەکەین و دەرەقەتی ئەو وەزع بین کە ئەگۆڕێ بەسەر خێزانە و بە تایبەت لە بار و زروفێکی وەکو ئەمڕۆدا کە دوو قەیرانمان بەسەرەوەیە قەیرانەکار چەند جیهانیە بەڵام یەکیشان کە ئەو مەسەلەی ڤایرۆسەیە و ئەوی کەیشان کردێتەوە بۆ سەر بۆ بابەتی ئابووری کە ئابووری هەموو کەسێک لە مانەوە نەمانەوێت هاتۆتە خوارێ لە ئاستێکی نزمتر لە جارامدایە ئەمە بۆ ئەوەی زیاتر لە ساڵان باشتر بتوانین خۆمان ئامادەکەین بۆ ئەمە چاکە ئەندامانی خێزان کۆکەینەوە لە ژێر سەقفەکەدا زیاتر ماوەیەکی درێژتر و زیاتر لەگەڵ یەکا بمێنینەوە بۆ ئەوەی بتوانین زیاتر ئاگامان لە خۆمان بێ زیاتر لە دنیای دەرەوەدا دوورکەوینەوە ئەو دوورکەوتنەوەمان بە واتایی کە لە ڤایرۆسەکە بە دووربین ئەو دوورکەوتنەوە بە واتایی کە خەرجیمان کەمتر بێ چون چوونە دەرەوە خۆی لە خۆیان خەرجێکی تایبەتی پێویستە کە زیاتر بێت لە خەرجیەی کە پێویستە لە ماڵا بەکار بێ ئەمانە هەمووی وامان لێکان ناچارمانەکات بە عەقڵانی بە شێوەیەکی عەقڵانە بیر لە مەسەلەکە بکەینەوە و بترسین لە وەزعەکە لە حەدێکا کە حەدی معقولی ترس بێت چون هەموو شتێک ترس بە تایبەت ترس زیادی کرد لە حەد تێپەڕی زیادە ڕەویمان تیا کرد دەبێتە کێشەیەکی دەرونی و نەخۆشیەکی دەرونی ئەگەر کەم ڕەویشمان تیا کرد هەر بە هەمان شێوە کێشەیەکی دەرونی و کۆمەڵێ کێشەی چۆن خۆمان زۆرجیمان لەگەڵ هەموو گرفتانە دروستەکە خۆ گونجاندن بەڕاستی دەرونێکی تەندروستی ئەوێت بە تایبەت لە خێزاندا لەبەرەوەی لە خێزاندا کۆمەڵێ ئەندامی تایە لە مناڵەوە دەست پێکات تا پیر ئەمانە هەر یەکەیان بە شێوازێ لە شێوازەکان بە شێوازی جیاواز پێویستیان بە خۆپاراستنە بۆ نمونە مناڵەکە بێ زیاتر بپارێزین لەبەرەوەی خۆی توانای خۆپاراستنی کەمترە وەک لە ئێمە بۆ لەبەرەوەی هەستەکانی بەسەر عەقڵی ئەزاڵە پیرێک بە هەمان شێوە ئەگەری توشبوونی بە نەخۆشیەکان لە کاتی پاییزدا بێژگە لە ڤایرۆسەکە نەخۆشیەکانی کەش کە هەموویشان تقریبەن هەر ڤایرۆسین ئەمانە هەمووی وامان لێیەکە کە یەکگرتنێکی چاکترمان لە خێزانە بەرپا بکەین بۆی بتوانین یارمەتیدەری دەرونی یەکتر بین بە تایبەت ئەرکێکی قرس لێرەیە ئەکەوێتە سەر دایک و باوک کە بتوانن خێزانێکی بەختەوەر دانیشتنەکانیان پێکەوە درێژخایان تر بکەن باسەکانیان دەربارەی ئەو هەموو ئازار و کێشە کۆمەڵایەتیانەی کە دروست بووە ئابوووریانە سیاسیانە هەموو کێشەکانی دەرەوەی خێزان کە کاریگەری ڕاستەوخۆ ناڕاستەوخۆی خوێندنەوەی کتێب پێکەوە سیرکردنی فیلمێک بابەتێک پێکەوە ئەمانە کاریگەری هەیە لەسەر ئەوەی دەروونێکی ئاسوودە بەخشی لە ناو خێزان بە دڵنیاییەوە ئەوانش هەر ئەو هۆکارن کە منەمەوێ بۆی بچم سیرکردنی فیلمێک پێکەوە کارێکی زۆر باشە لەبەرەوەی هەمومان کۆکاتەوە لەسەر بیرۆکەیەکە لە فیلمەکەیە ئەخرێتە ڕوو دوایی ئەتوانین مناقەشەی بکەین دوایە توانین باسی سوودەکانی بکەین باسی زەرەرەکانی بکەین خوێندنەوەی کتێبێک یارمەتیدانی خوێندکارەکانی ماڵەوە ئەمانە هەمووی وامان لەیەکە هەم پەیوەندیە کۆمەڵایەتێت دەرونیە مرۆییە باشەکە لە ناومانە پتەوتر بێ هەمووامان لەیەکە ئاستی ڕۆشنبیری یەک بە یەکمان بەرەو باڵا بڕوات ئەو کات بیش ترسین لە قەیرانەکان ترسەکەمانە بێتە ترسێکی واقعی پێویست ترس پێویستە لە سنووری داڕێژراوی خۆیە بۆیە هەتا ئاستی ڕۆشنبیریمان زیاد بکەین زیاتر دەرەقەتی کێشەکان دێن دەرەقەتی ئاستەنگەکان دێن
ئەتوانین ئاسوودەیەکی دەرونی باشتر بە خۆمان بەخشین خۆمان دوورخینەوە لەو ئازار و ئازارە دەرونیانەی کە لە کۆتاییدا بمانەوە نەمانەوە بە نەخۆشیێکی سەخت وەکو پۆڕێکی دەرونی لە ناوچەی لە شوێنی ساردا ئێمە ئارامترین یان لە شوێنی گەرم ینی مەبستم ئەو بابەتێسەوەی ئێمە هەڵەکانمان زۆر گەرم بن باشە ئێستا یان نابێت جوێکی یەکسانمان هەبێت لە ماڵە ئێستا بۆن لە جەوی دەرەوە کە سار دەکات خەڵک هەیە ماڵەوەی زۆر گەرمەکات ئەوە هیچ ڕۆتە دروستەکەی یان چیتە دەرەوە گرفتت بۆ دروست بێ بەڵام لە ڕووی دەرونیەکەی ماڵەکەت بە شوێنی بۆ نمونە ساردا دەروون ئارامتری یان لە شوێنی گەرمە خۆی بە تەبیعەتی حاڵەگەر ئینسان سەیری جیهان بکەی سەیری وڵاتە جیاوازەکانیش بکەی هەموو ئەو وڵاتانەی کە ساردن پێشکەوتوترن ئەمە شتێکە زۆر زۆر بەڵام نەخۆشییان زیاترە دوێنێ من توێژینەکەم خوێنەوەڵێ لە سابیستی نەخۆشی لە ناوچە ساردەکان زیاترە نەخۆشی دەرونی مەبەستە ئەوەی دەماریەگەڵێن بۆ جەڵتە لێدان و بابەتی دەمارەکان کەمتر توانای بەڕێکردنی خوێن و وینیانە بێت بەداوای لێ بردنەوە من لەگەڵەوە بۆ چوونیان نیم لەبەرەوەی تۆ وەرە سەیری بۆ چون نیە ببوورە توێژینەوەش بۆ لەبەرەوەی تۆ سەیری تەمەن بکە تەمەن لە لای ئێمە وڵاتێکی گەرمە تەمەن کەمترە کەچی تەمەن لە وڵاتانە لە لای ئێمە ڕێژەی تەمەن بڵێ کەچی من لێرە چەند ساڵە لەمە پێشوەزیری تەندروستی بە ڕێز باسی کرد باسی پەنجاکانی کرد 52 ساڵی 53 ساڵی وت مانگی پێشوەزەم داتایکیان بڵاو کردو گەشتوتە 75 نزیکە گەشتوتە 75 لە عێراق تاوکو ئێستا 65 لەوانەیە 65 دەی منە وڵاتەی باسێکم مە سویدە کە زۆر شارەزاییم لێ هەیە ژن لەوێ 85 ساڵە پیا و 83 ساڵە کەواتە ئەو بۆ چوونە نازانم نامە لەوانەیە پەیوەندی بە هەندێک فاکتەری دیکەوە هەبێ خۆشگوزەرانتر بن ئەوان گرفتی قەیران و ئەم بابەتانیان نەبێ بەس من لە ڕووی دەرونیەکەم دروستیەکە بۆ چوونەکەی بەڕێستان دروستە بۆ ئێمە لەبەرەوەی ئەو سەرمایە دێ ئێمە جەوی سەرما و گەرمامان کەمێک ناجۆرە جیسم بە زەحمەت خۆی لەگەڵیان ڕێکخا بۆ لەبەرەوەی بەیانی ساردا نیوەڕۆ گەرمە ئێوارە ساردا تۆ بێت چاکەتێک لە علاگەیە کا پێ بێ بەیانی لەبەری کەی سعات دایکەی بخیتەوە علاگەکە و عسر دیسان لەبەری کەیتەوە ئەگەر لە دەرەوەبی ئەمە دەرونیەکەیە ئەمە ناچۆن سەرتەن دروستەکەی لە دەرون ئارامتر ئەبی لە ناوچەی ساردا دەرون ئارامتر بی لە ناوچەی گەرمە من بە بۆچوونی من هەر ساردەکەم لە باشترە بە بۆچی بەس ئێمەمانان خۆمان فێر نەکردووە بۆ لەبەرەوەی هەر لە مناڵیەوە فێر نەکراوین بەوەی سەرماجلێکی زۆرمان لەبەر کراوە پاییزان دایکمان مەسەلەن جلێکی زۆری لەبەر کردوین پاییزان و زستانان و ئێستا مەسەلەن تۆ ئێستا گەرمە دنیا بڕۆ لە بازاڕە خەڵکە بینی بلوزێکی لەبەرایە تۆ سەیرەکەی گەرمتە بێ مەبەستم چییە مەبەستمەوەی بەڵام وەکو عادەت وەکو تەندروستی نەبێت باشترە خۆی لەگەڵ سەرماکە ڕابێن من بە بۆچوونی من وا باشترە بۆ لەبەرەوەی لە کاتی سەرمایە مێشک باشتر ئیشەکات ئینسان نەشترە ئینسان گورج و گۆڵترە باش بۆ خەوتن وریاترە خەوتن شوێنی سارد بە یا گەرم بێ وڵات تەمان گەرم بێ خەوتن بۆ لەبەرەوەی جانی ئینسان خاوە بێتەوە هیچ شوێنێکی تقریبەن هیچ ناکات لە دڵ و مێشک کەمێک هەمووی ئەکەوێتە سوباتەوە کەوێتە کەم تەرخەمی وا بڵێنی تر وەکو مردووی لێ بێکردن بۆ سعیکردنیش خۆی لە کەسێکەوە بۆ کەسێکی کا گۆڕێ من پێم وتی خۆفێرکردن زۆر مهمە لە مناڵیە چۆنیان فێر کردوین بۆیە ئەو کەسەی کە حەز بە گەرماکە بە تاچید بۆ سعیکردنیە بێ جەوێکی گەرمی هەبێ ئەو کەسێک کە لەشی وا ڕاهێنراوە کە لە سەرمایە بێ بە سەرما کەواتە ئەمە لەگەڵ کەسێ بۆ کەسێکی کە ئەگۆڕێ من خۆم بە نمونە کەسێکم بینیوە لە تەلەڤزیۆن بە نمون بینیوە بە زیندویی خەڵکی ئەمریکای لاتین بوو باشە ئەمریکای لاتین ئیستیوایی هەمیشە گەرمە هاوین و زستانی بارانە و گەرمە باشە هاتووە سوید لە سوید پیشانیە بە یەک شۆرتەوە بەفر لە ئەرزا وەسوڕایەوە خۆی فەرکرد بوو کەواتە لەشی ڕوسەکانیش زۆر واخۆیان ڕادێنن لەشی ئینسان ئەو فلکسبیلیتێتی تایە ئەو خۆگونجاندنە عەزیمەی تایە کە لە هەموو
گیان لە بەرەکەەکانی کە زیاتر ئەتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵ شتەکانە بۆیە کارێکی باشەکەین بەڕای من خۆمان لەگەڵ سەرمایە بگونجێنین باشترە مادام نەشیترین مادام گورج و گۆڵترین مادام زیرەکترین مادام شتی چاکتر وەرەگرێ مادام مێشکمان مێشکی مرۆڤ لەو کاتەیە زیرەکترینترە بۆ چینە خۆمان نەگونجێنین لەگەڵ بۆ نمونەیەکی کەش بێنینەوە گەرمکردنی ماڵەکانمان ئێمە لە زستانە بە چی گەرمیەکەین زۆربەی زۆرمان بە نەوت با هەر نەوت سووتان خۆی لە خۆیان ناسەحیە نەوت نەماوە لە وڵاتانی پێشکەکان نەماوە نەماوە نییە نەوت نییە لە وڵای ئەوروپای بگەڕێ بۆ نەوت دەست چی بەکاربێنن بەدیلەکەی بەهرحاڵ مەبەستم چی لەوان شۆڤاژ بەکارێنن ئەوان تەتوێی مرکزیە بەهرحاڵ ئێمە من ناڵێم وەرە باز بچین لەسەر بابەتێکی دیکان من بەستم ڕۆ دەرونیەکەی بچی بەکاربێنن ئاسانترە بێ بۆیان لە بابەتم تەندروستیەکە ڕوە دەرونیەکەی بۆی من تەواو یەکلایی بکەمەوە ڕۆ دەرونیەکەی لە کەسێکەوە بۆ کەسی لە خێزانێکەوە بۆ خێزانیشکە گۆڕێ من دایکم چۆنی پەروەردەکردم بە مناڵی بە گەورەی دروستە ئەتوانم خۆم بگونجێنم لەگەڵ سەرمایە لەو گەرمایی کە دایکم فێری کردم زیاتر خۆم بێنم بەرزتە بەڵام هێشتاش هەر کاریگەریەکی ئەوتۆی هەیە چەند جارێ نەخۆشە گەوم تاوردەوردە فێرم تا بلوزێ فڕێم ئەم ساڵ بلوزێکەم ترێکەمە بەرم چاکەتێکم ترێکەمە بەرم بەڵام هێشتاش مادام خۆگونجاندنەکە لە مرۆڤ بوونی هەیە کارێکی باشەکەی نەگەر ئێمە بە شێوازی کەسایەتی هەر یەکە وەکو لەشی خۆی کەس نییە بە قەی خۆم لەشی خۆم بناسێ ئەزانم بەسەوانە بۆیە ئەتوانم بە عەقڵێکی بەمەوە لەگەڵ سەرمای بەیانیا چۆن خۆم بگونجێنم لەگەڵ گەرمانی وەڕۆیا چۆن خۆم بگونجێنم کەواتە ئاستێکی ڕۆشنبیری کەسایەتی ڕۆڵە جێڕێ خۆناسینێکی دەرونی بۆی بتوانم خۆم گونجێنم لەگەڵ گۆڕانکاری کات ئەو خواردنانەی کە دەروون ئارامترمانەکەنەوە و لە مۆرزەشە کە بەرەو سەرما ئاڕۆین هەم وزەیەکشمان پێ بەخشێ بۆ گەرمکردنەوەی خۆمان چی بێ زیاتر گرنگی بە چی بدەین وڵی کۆمەڵی خواردنی کوردەواری هەیە لە زستانە بەکار ئەهات ئێستاچێ بەکار نایە بەڵام هیچیان لە ڕووی تەندروستیەوە لەوە ناچێت زۆر تەئید بکرێن بۆ لەبەرەوەی ئەو خواردنانە جاران لە زستانە تەماتە نەبوو بۆ نمونە ئێستا لە زستانیشە تەماتە هەیە بۆ نمونە مەجبور بین تەماتە و شکەین و لە زستانە بیخۆین مەجبور بین بامێ و شکەین و لاوین ئێستا بامیان میشە هەیە بۆ نمونە ئەگەر بە شێوازێ لە شێوازەکانیش بە فرێشیش نەبێت لە ناو معلباتە هەیە بە هەر حاڵ مەبەستمەوەیە تەکنەلۆجیا بە شێوازێ لە شێوازەکان وای گۆڕیوە کە لە مەسلەی خواردنا زستان و هاوینمان بۆ لە یەک جیا ناکرێتەوە بەڕاستی وەکو جاران بە ڕێژەیەکی کەمتر بۆیە دروستە هەموو ئەو خواردنانەی کە وزەی زیاتر وزەی گەرمی مەسڵینەکەیە کام چ جۆرە خواردنێک بخۆین کە دەروون ئارامترە بین دەروون ئارامتر بەڕاستی شلەمەنی لە هەموو خواردنێک باشترە لە هەموو فەسڵەکانی لە هەموو وەرزەکانی ساڵدا هەموو شلەمەنیەکان بە تایبەت ئاو بەڕای من باشترین خواردنەوەیە کە جێی خواردنەوەکانی کە بگرێتەوە لەگەڵ ئەو خواردنانەی کە شلەمەنین هەموو خواردنێکی مەسەن بۆ نمونە گۆشت خواردن لەمانە دوورکەوینەوە ماسی بخۆین لە جاتی گۆشت باشترە دەرونێکی باشترمان ئەبێ بۆ لەبەرەوەی وزەیەکی کەمتر دەوێت بۆ هەزمکردن و جوانتر ئەگونجێت لەگەڵ لەشی هەموو مرۆڤێکدا هەموو ئەو خواردنانەی کە ئاسان هەر سەبن و سوودی ڤیتامیناتی زیاتری تایە وزەی زیاتری تایە بە دڵنیایەوە دەرونێکی باشتر پێبەخشێ ئەگەر بتەوێ تۆ خواردنێک بێنی دەقا و دەق بڵێ دەرونی ئینسان ئەو ڕوژێنەیە یان بەعکسەوە دەرونی ئینسان ئارامە کاتەوە من نازانم هیچ خواردنێکی وان نییە خەمۆکی زیاتر لە شوێنی ساردا هەیە لە شوێنی گەرمە خەمۆکی زیاتر لە شوێنی تاریکە هەیە ئەو شوێنانی کە زۆر ساردن زستانان زۆر تاریکە شوێنی وایە 3 مانگ هەتاو نابینن
ئەڵێن گوایە پەیوەندیەکەیە لە بینی تشتی هەتا و ئەمەش کلای زۆر تاریکی ئەبێ ببوورە کاتم نەما و 1 دقیقە ما بۆی بی ڕەتیکەیبەوە ئەی چی بکەین بۆ ئەم خەمۆکێ توش نەبین لەوە زیزستان لای خۆمان کە خۆرمان کەمتر ئەبێت و زیاتر هەورە بێ و دنیا ڕەشە بێت و ئەم بابەتانە وەڵی بێت جەوێکی گەرمی و خێزانی باشتر دروستکەین و ئەگەر مەسلەی زانیمان ڤیتامین دیمان کەمە لە جاتی هەتا و هین بەکاربێنین کۆمەڵە دەرمان بەکاربێنین و بچینە لای دکتۆر بەڵام ئەو خەمۆچیەی کە من ویستم باسی کەم لەو تاریشیە لای ئێمە بوونی نییە لە بەرەوەی ئێمە هەر هێشتا ئەو هەتاوەمانەیە لە چلەی زستانیشا کە بەشی ئەوە بکات کە من دوور خاتەوە لە خەمۆچی بگرە هەتاوی زستانی ئێمە لەواچە سەحیتر بێت تەندروستتر بێت لە هەتاوی چلەی هاوینمان کە زۆر گەرمە بۆیە دکتۆرە بە ڕێزەکان هەمیشە کە نەسیحەتمانەکەن ئەڵێ لە هاوینە کاچیتە بەر هەتاو بەیانیان یا عەسران بچۆ بۆ لەبەروی دەتیشی هەتاوی زۆر سەختە ئەو زەرەری زیاترە وەک لە قازانجە پاستەکەن هەرچەند بن لەم دووسێ ڕۆژەی پێشەوە دکتۆرێکی پێستمدا بۆتی هەتاوی لای ئێمە سوودی نییە لەبەرەوەی کە ئێمە پێستمان ڕەنگێکی ئەسمەرتری هەیە زیاتر وتی ئەوە نازام ئەبێ خۆیان یەکلای بکەنەوە دکتۆرەکان ئەوەی خوێندە بێتەوە بەس هەتاوی ئوسترالیا زۆر خەتەرە ترسناکە بۆ سەرەتانی پێست تووشەکە ئەجینا هیچ هەتاوێکی کە طبعاً زۆری هەتا و لە قرچەی گەرمایە بە تاکید زەرەری هەیە بۆ پێستەکەی سپاس ئارام میرزا دەرووننا سپاس دەکەین بۆم تۆرە بەرنامە لەگەڵمانە بووی سپاس بۆی کە تاوکوێ سەبینەمان بوون سپاس بۆ هاوکارانم بورگە و بابەتەکانی بەرنامەی ڕۆوان پێشکەشکردن تاسی بینێ و بەرنمەیەکی دیکە و کۆمەڵێک بورگە و بابەتی تازە و تەوەری دیکە خواتان دەستپێرین و هەموو لایەک شاد.